سڵاشتان وەی هەر بژێژە وەی سەرچاوە سڵاتان لێ بێ بینەران و بیسەرانی کوردستان 24 و پاشێتان باش بۆ هیواین پێنجەم ڕۆژی ڕەمەزانتان بە خێر و خۆشی بەڕێ کردبێت و خۆتان باش ئامادەکرد بێ بۆ پاشێوی شەشەم شەوی ڕەمەزان ئینشاءالله ڕۆژ و تاعاتی هەموو لایەک خوا قبوڵیکا و ئێمە بەردەوام بین لەگەڵتان بۆ ماوەی 2 کاتژمێر بە کۆمەڵە بەرگە و بابەتی زۆر پڕبایە و پڕزانیاری و بە بیرهێنانەوەی هەموو ئەو بابەتانەی کە لە ڕەمەزاندا پەیوەندی بە هەم ژیانی ڕۆژانە تەندروستی و تاعاتی ڕۆژانمانەوە هەیە هەردووژی پێوەگیریداینە ڕەمەزانژیش بووان هەردوو تشتە هاتیە تایبەتیژی جا ئەمیلڤێری خزمەتەوە بکەین هینجی گەلمەداڵن سلام علیکم و رحمة الله وبرکاته پاشی وە بخێر و بەرەکات هەندێک ماڵێت هەین زیزی دەست حاضریت پاشیوێتکن حەسکن هێدی دلێ خۆچێکن هەندێک ماڵ ژێت هەین بهێنەکێت نڤن سعەتێکی بەریا پاشیوێ ڕات بن و حاضریت خۆتکن هەر جوورێکی هەبت پاشیوە خێر و بەرەکات بێت تایبەتیژی خێر و بەرەکەتە تایوا ڕەمەزانی هەژە هەندی مرۆڤ بێژت گەلەکن یعنی جداهی نینە مەسەلەن تو بێژی خێر و بەرەکەت ڕۆژاوێ زیێدەترن یان شەواوێ زیێدەترن گشتی یا تژی خێر و بەرەکەتە نعمەتت خودت گەلمە زێدەنە تایبەتیژی تایوا ڕەمەزانە پیرۆزدا بەس وەکەوە دیار تایبەتیژی ئەف سێ چهار ڕۆژەکەن ئەم ڕۆژ دیسە بینین ڤایرۆسی سەری هەڵدای یعنی ئەم هەڵێک جارە مەجبوری دیسە بەحەس بکەین بلاد بهنامەتڵنگ نەبێت دلێمە توند نەبێت ئەڤەژی تاقیکردنەکە امتحانەکە خودی بمەکردی کە حتا چڕادە دێشین خۆل بەرگرین و ئیشڵا پێک بە پالی کاریا تایبەتیژ هێزن ئەولەهی و تیمێن تەندروستی ئەفڕاشەدە دەرباز بێت بەتەکیدەوە ئەشکێتەوە سەر خۆمان ژوان تا چەندێک خۆمان ڕێنمایەکان جێبەجێ بکەین ئاگاداری خۆمان بین بێگومان ئەوە زیاتر ڕێگری لەکەین بەڕاستی چەکێکی باشمان پێ چەکەکەوەیە کە ئێمە دەستەکانمان زوو بشوین لە ماڵەوە بمێنین و ئەگەر تووشی نەدەرەوە زۆر ئاگادار بین ئەمە چەکێکی باشمان پێ بووی کە ڕێ لەو ڤایرۆسە بکەین جاهاژەلڤێری تایبەتی دەستپێکی ئەف پرزگرێکە چێ بێ مەسەلەن دەما gelek cara serragihandinê me got malê xwe da bimînin xwe parêzin gelek cara welatî torat bîne ve ne carekê du cara sê cara ve sed cara we got me besta me wextê dubarekirine tekîd û tekeskirine ser hindê ku ya giring e mirov hindî pişêt xwe parêzet car bila mirov derkevit pirzgirêk nîne taybetî jî hemî bajêra cihê taybet yê keskatiyê hên xwe pirzgirêk nîne heta gir biçine wan ca jî bez hemî hewlekê bidin jêkdîr bin بەتابەت لە کاتی کڕینی شتومەک و لە مارکێتەکان یاخود لە ئەو شوێنانی بەتابەت نانۆخانەکان کەمێک دوور بن لە یەکەوە یاخود دەستەکان زوو بشۆری دەست نەدرێت لە هیچ هەموو ئەمانە خۆپارێزیکی باشە بۆی ئەو ڕێژەی کە چەند ڕۆژێکە ڕاگەنراوە بۆ هیواین بۆ ئەستێ و دووبارە نەبێتەوە لەگەڵەوەشا بە خۆشحاڵیەوە چەند کەسێکی شە بۆ کە چاک بۆتەوە جدا ئەم ڤایرۆسی بهێلین دا گەلک سەرێ خەلکی گەشتنەکەین ڤایرۆسی بە بابەتێکی جوان یەکسەر دەست پێ بکەین دلێ خەلکی خۆش جا ئەو بابەتە پەیوەندی بە بەفرەوە هەیە کارچەنە ئێمە چینە وەرزێکی بەرەف هاوینێ بەس ئەم دێ بەحسێ زڤستانێکی ئەو ناوچەیە کە دایمە بەفری لێ جا خۆشی شاگەر تۆزێک لەو بەفرە بکەیتە شەربەتی مێوژەوە بۆ ئێوارانی ڕەمەزان وانە گەلک جۆرە مەسەن دووشاوێت کنێ دووشاو و بیکی بەسەر بەفرەکە شەربەت و بەفێر چکلێت و بەفێر خۆشە وەکی بەفرجی وەکی تەماتەیە بکەلاندی بقەلاندی بۆ هەموو شتێک کاتە با بزانین لەکوێ بەفر هەر چوار وەرزەکەیویش دەڤەری باڵەکایەتیە کە ناوچەیەکی شاخاوی کوێستانیە و لە وەرزی زستان بەفری زۆری لێبارێ و لە هەندێک چیای بەرز وەک هەڵگورد و سەکران چوار وەرزە بەفرەکە مێنێتەوە ناتوێتەوە کە ئەو بەفرێ ئەبارێت ئەو ماوەی 6 ساڵیشە کۆمەڵە گەنجێکی ناوچەکە دەستیان کردووە بە یاریەکی خۆش یاری خلێسکانی سەر بەفرە بژنێت تەحساندن و تەحساندنەوە سەر بەفرێ تەحساندن خۆ خشاندنەوە سەر بەفرێ خلیسکێنای سەر بەفر کە لای ئەوان ناسراوە بە سکی بە سکی سەر بەفر کە کوردستان 24 یاوەری دوو گەنجی چۆمانی کردووە لە قەتپاڵی چیای سەکران کە بە ڕۆژوون لەگەڵەوەی کە بە ڕۆژوون و سەرقاڵی یاری سکرانیشن ئەفگەنجەژی دیتن و هەم بوو دیمەنانژی هەندی شوێت بێژم ماشڵە دا ئەف دیمەنێ جوانێت کوردستانی هەر بمینن و بەرەف وان دیمەنێ جوان و دیفڕ دەست پێکین حتا بەریە سعات نمایشی یاریسکی سەرکێشی سەر بەفرە
ئێرە باشووری کوردستانە و بەرزاییەکانی دەڤەری باڵەکایەتین لە سنووری هەولێر. چەند ساڵێکە ئەو یاریە لێرە پەرەی پێدراوە و یاریزانانی لێهاتووی لێ هەڵکەوتون. دوو یاریزانی ناوچەکەن و لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزان بەڕاهێنانی یاریسکی ڕۆژویان تێدەپەڕێنن. لە مانگی ڕەمەزانیش ئەتوانین ئەو ڕۆژانی کە کەشوهەوا لەبارە و خۆشە ئەتوانین بین ئەم یاریە بکەین و بەڵام وەکو ڕۆژانی تر ناتوانین لەبەرەوەی ڕەمەزانە هەردوو جار سێ جار ئەتوانین بەسەرکەوین بینەوە خوارێ بەهۆی ئەو لەبەر مانگی ڕەمەزان بەس پاش ڕەمەزان ئەو کاتانی کە ڕەمەزان نییە 3 ساعت 4 ساعت ئەمە ئەو تەمرینی ئەکەین. 5 کیلۆمەتر ڕێگایان بڕیوە بۆ ئەوەی بگەنە چیای سەکران. زیاتر لە 2000 مەتر لەسەر ئاسی ڕووی دەریا بەرز بوونەتەوە. ئامانجی ئەوان ڕاهێنان و زیاتر شارەزابوونە لە وەرزشە پڕسەرکێشیە. یاریەکە ماوەی 6 ساڵە لەو دەڤەرە بۆتە یاریەکی ناسرا و پەرەپێدراو. سکی وەرزشێکە کەوا تام و چێژێکی زۆر تایبەت و خۆشی هەیە وەلە وەرزشێکە پڕسەرکێشیە پڕزەحمەتە بەڵام لە هەمان کاتشا چێژێکی وات پێبەخشی کەوا کات و یاری سکیەکەی هەموو ماندی بوونەکەت لەبیر ئەچیتەوە و تەنها چێژێکی زۆر خۆشت پێبەخشی. دەڤەری باڵەکایەتی ناوچەیەکی سنووری و شاخاویە. دووری 150 کیلۆمەتر دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی هەولێری پایتەخت. زۆری بەفربارین لێرە کە چواروەرزە دەمێنێتەوە وای کردووە ببێتە یەکێک لە شیاوترین ئەو ناوچانەی باشووری کوردستان بۆ وەرزشە سەرکێشیەکانی سەربەفەر. دەیفور محەممەد کوردستان 24 دەڤەری باڵەکایەتی. خودێ هەر وان دیمەنێ جۆن وی وڵاتی بوومە پارێزت و بمینێت تایبەتیژی یعنی نافچە مەل باشووری کوردستانە بگشتیژی هەر چهار پارچەیەت کوردستانە پڕاستیژی دیمەنە ڕەنگین و جوان تێدانە یعنی هەر چهار وەرز وەختیان بێژین مەیت هەین gelek caral hinde navçeya et êk demda her çar werzê hên. Bû nimûne rexekî dê bînî bihare çiya befird barit heke bi hêdî hêdî nizîkî bajarê bî berevgermê çir. Nûke ew navçeyanekî awedan maşallah bi manayê kelîme ew ye jivan ke ona ciwan e li Kurdistan hemû werzekanî tê gelewê ke hemû werzekan bi duayê ke wek xwe ro. بەڵام ئەوەندە جوانەکە لە ناوچەیەک زستانە لە ناوچەیەک هاوینە لە ناوچەیەک ئێستا بەهارە ئەف تێکەلیە پڕاستیژی نعمەتێت خودێنە سەر وڵاتێمە شکرانە پێ بێت سوپاسگوزاریەوێت یا گرنگژی ئاوەدان بێ و بیپارێزین ئەو گرنگژی ئەوەکی تەگوتی پاراستنە سروشتی پاراستنە ژینگەهی ئەرکە سەر ملێت مەهەمیە یعنی تایبەتیژی مەسەن gelek جاوساتێت گەهن بێژن ئاگرێکی بدارێکی شیوە پیسکردنەوە ژینگەیەنە بوو نمونەی ڕەنگە تو تڕۆمبێلە خوب بچیە جهێکی و جهێ تڕۆمبێل چوونی نەچێبت پیسکردنەوە ژینگە هێبت ژوان هەتا باسی جوانی و سروشتی کوردستان کەین هێشتا کەمە بەو هێوایین هەمیشە بەو شێوەیە بمێنێتەوە و ئەگەر بەڵێنێکیشمان پێبن بمان بن بۆ شوێنە خۆشانە باشەوە نێژەوەجام شکی وەرگری ئەم شکی وەرگرین هەکەش کاک سەردارێ پرۆدیوسەر وەرگرین بەڵێن ماوەرگرتووە جابزان مانگی هەشتیش بۆ شێوەیە ئەگەر بەفری لێ بوو ئەو باشترە ویجادا دەرباسی تەوەری خۆی گرنگ بین تەوەرەکەمان زۆر گرنگە ئەمڕۆ کە تقریبان تا ڕادەیەک بۆتە لە حاڵەتەوە بۆتە دیاردە ئەویش بوختان و درۆ غەیبەتە بەداخەوە کە بزین لە مانگی ڕەمەزاندا ئەم دیاردەیە خود ئەم حاڵەتە چۆنە و حکومەکانی چییە ئێمە هەموو ئەم پرسانە گفتوگوۆی لەسەرەکەین وەڵامەکەی وەرەگرین لەلایەن میوانی زۆر بەڕێز کە لەگەڵمان ئامادەیە مامۆستا عەبدولجەلیل خۆشناو وتار بێژ و پێشنوێژ یەکێک لە مزگەوتەکانی شاری هەولێری خۆشەویست لەگەڵمانە بێ زۆر بەخێر هاتی مامۆستا مامۆستا تو گەلە بخێر هاتی تو سەر چاوێتمە و سەر سەرێمە هاتی ماڵ حتا وێرێ زۆر سپاسێتەوە ڕەمەزانە پیرۆز خودی ڕۆژی و نوێژێتەوە قبیل کرد ئامین ئەجمعین ئینشاءالله ماشەڵڵا شیک پوشیژی ستایلە تێجلوبەرگۆژی تایبەت ئەس بین زۆر سپاس بژی مامۆستا بوختان درۆ غەیبەت تایبەتیژی ئەم بەحسێ بوختان و درەوێ بکەین ناف ئیسلامێدا تایبەتی چاوە
هاتیە بەحسکردن و هەرچ شێوەیەکی مرۆڤ خۆشێ پارێزە تایبەتیژی یا گرنگ هەر زارۆکی نییە دایکۆباب و نەکن زارۆکێتوانە فێری درەوە بن چونکی پراستژی ئەف بابەتەش هەندەیە یعنی بێت ئەم هەر زارۆکی نییە زارۆکە هەشیارکین و بابەتێکی خەتەرناکە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. صلاة لإيوة صلاة لكارمنداني إيوة صلاة لبينراني كنالكي إيوة إما لسرتاي مانجي رمضان داينا پێم خۆش سەبم بوونە پیرۆزەوە پیرۆزبایەکی گەرم لە هەموو مسلمانێک بکەم کە ئەلحەمدولله خوای گەورە ئەم ساڵیش تەمەنی پێداین کە بگەین بە ئەو میوانە عەزیز و خۆشەویست و پڕ خێر و بەرەکەتە بم بۆ نێوە پیرۆزبایی لە یەکە بەیەکەی مسلمانانی خۆشەویست دەکەم. ئەم تەوەرەی بەڕێستان کە هەڵتان بژاردووە بە حەقەت تەوەرێکە ئەمڕۆ ئەگەر تەمەشا بکەی وەکو لە سەرەتای بەرنامەکە خاتوونی بەڕێز ئاماژەی پێکرد لە حالەتەوە دەرچوە دەتوانم بڵێن بۆتە دیاردا غەیبەتکردنە بوختانکردنە درۆکردنە جوندانە ئەو شتانەی کە بە زمان دەکرێت کە پێی دەوترێت ئافات و لیسان جا ئەوانە بە حەقەت لە شریعەتی ئاینی پیرۆزی ئیسلام ئەم سیفەتانە سیفەتێکی مەذمومە و یەکێکە لە گوناحە گەورەکان. جا ئەگەر ئێمە باسی غەیبەت و بوختان و ئەم شتانە بکەین بە ئاەتێکی قورئانی پیرۆز دەست پێ دەکەم لە سوورەتی حوجرات کە خوای گەورە باسی سێ سیفەتمان لۆ دەکا کە دەفەرمێ لێی دوورکەونەوە یەکیان جاسووسی یەکیان غەیبەتکردن ئەوەی تریشیان گومانی خراپ کە دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا اجتنبوا كثيرا من الظن إن بعض الظن إثم ولا تجسسوا ولا يغتب بعضكم بعضا أيحب أحدكم أن يأكل لحم أخيه ميتا فكرهتموه فاگر دەفەرمێ ئەی ئەوانەی ئیمانتان هێناوە دوورکەونەوە لە گومانی خراپ چونکە زۆر گومانبردن بەشێکی دەبێتە گوناح و دەفەرموێ ئێوە جاسووسی بەسەریەکەوە مەکەن و دەفەرموێ غەیبەتی یەکتریش مەکەن چونکە غەیبەتکردن وەکو ئەوە وایە تۆ گۆشتی برایەکەی خۆت بخۆی بە مرداری بە مردووی جا ئەم تەهدید و هەڕەشانە هەر پیاوان ناگرێتەوە هەر گەنجەکان ناگرێتەوە بەڵکو ئافرەتەکانیش دەگرێتەوە بۆ ئافرەت و پیاو وەکو یەک وایە. جا بە حەقەت ئەم سیفەتانە سیفەتی زۆر ناشیرینە و ئەوانەی ئەم سیفەتیان هەیە وەکو موسڵمان دەبێ خۆیان لێ بپارێزن و لێ دوور بکەونەوە. کەواتە مامۆستا حکومەکانی ئەم دوو هەر غەیبەتیش و درۆکردن یاخود بوختانکردن حکومەکەی چۆنە لە کاتێکا پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەڵێ وەکو زینا وایە یعنی کاتێک کە کەسێک ئەوە کات ئەمە حکومەکەی ئەو نەگەورەیەکە وەکو زیناکردن بێ غەیبەت و بوختان بەخۆی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام چەندین جار پرسیاریان لێ کردووە دەربارەی زۆر شت زۆر لە گوناحە گەورەکان بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر تەرکیزی لەوە کردوتەوە کە بە هەموو شێوەیەک خۆتان بپارێزن لە درۆ بە هەموو شێوەیەک ئینسانی مسلمان دەبێ خۆی بپارێزێ لە درۆ خۆی بپارێزێ لە بوختان پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ اجتنبوا السبع الموبقات دەفەرمێ خۆتان بپارێزن لەو حەوت شتەیکەوە پشتی ئادەمیزاد دەستچێنێ ئادەمیزاد لە ناو دەبا یەک لەوانە وەقەذف المحصنات الغافلات المؤمنات ئافرەتێکی پاک داوێن پاک کەسێک بوختانێکی پێ دەکا شتێکی لۆ هەڵدەبەستێ ئەویش ئاگای لە هیچ نییە یەک لەو گوناحە گەورانە یەک لەو حەفت سیفەتانەی کەوا پشتی ئینسان دەستچێنێ ئەوێ تۆ بوختان بە کەسێک بکەیتەوە ئەم کەسەش بەری ئەو پاکە و عەفیفە و ئاگای لە هیچ شتێک نییە. باش مامۆستا فێری تایبەتیژی دوی سەردەمیدا گەلێک جارە دراوکردن بتە حیجەت مەسەن دەبێژێت وەڵڵاهی من دراوە کرد بەس یا بۆ مەسلحەتێ بی دراو یا باش و خراپ هەیە یانجی هەموو دراو هەمی دراو حسێبە و بگونە حسێبە خۆی ئینسانی مسلمان و مرۆڤایەتی بەگشتی یعنی درۆکردن بۆ هەموو مرۆڤێک ناشیرنە جا مسلمان بی مەسیحی بی جوولەکە بی بێدین بی هەر کەسێک بی درۆکردن شتێکی ناشیرینە ئیفتیرا و بوختانکردن و غەیبەتکردنیش بە هەمان شێوە شتێکی ناشیرینە بەڵام لە هەندێک حالەت
ڕێگەدراوە ئینسان درۆ بکە یاخود غیبەت بکە یعنی ئەوژی هەر نۆڤێت درەویە یانژی پێی دەوترێت درۆی مەسلحەت لۆ نمونە دوو کەس لەگەڵ یەکتر نێوانیان تێک چووە دوو عائیلە لەگەڵ یەکتر لێک ترازاون تۆ ڕەنگە خلافێک بڵێ قسەیەکی ناڕاست بڵێ ببێتە سەبەبی ئەوەی ئەوانە لەگەڵ یەکتر ئاش ببنەوە یان تۆ دەچێ ماڵەوە خێزانداری ئافرەتەکەت لە ماڵەوە خێزانەکەت لە ماڵەوە چێشتێکی ئامادە کردووە چێشتەکە خۆشیش نییە بەڵام لە بەڵ دری ئەو لۆ ئەوەی خۆشەویستەکە لە نێوانیان زیاتر و زۆرتر ببێ ئەگەر بژڵی وڵی ئافرەت خواردنێکی خۆشت ئامادە کردووە خواردنێکی بەلەزەتت ئامادە کردووە فیسەبیلی ڕاگررتنی دڵی ئەوەش ڕێگە پێدراوە کۆرەسۆزی چێ نەبن بەڵێ 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 هەر بۆ ئەوەیە هەدەفی ئیسلام ئەوەیە مرۆڤەکان زمانیان پاک بێ پشتی یەکتر بگرن مەدح و سەنای یەکتر بکەن کێشە و مەشاکل لە نێوانیان نەبێ ئێمە چەندین فەرموودە لە چەندین ئاەت ئەم شتانە باس کراوە باشە مامۆستاسە باسی ئەوە کرد کە ئەگەر ئەو درۆیە بکەی ئەوە کێشەکە چارەسەر بێ ئەی لە هەمان کاتە بۆ نمونە کەسێک هەیە باسەکرێ ئەو کەسە سیفاتەکەی تیا ڕەزیلە بەرژەوەندی خوازە ئەی ئەمە ئەبێتە ئەچێتە قاڵبێ غیبەتکردنەوە یاخود بوختان ئەوە گوناحیان بۆ نمونە بەقاڵێکە زۆر ڕەزیلە یاخود زۆر گرانجانە بەم شێوەیە پێڵەی بەرژەوەندی خوازە بەخۆی ینی هەر بە بوختان هەژمارەکرێت بەخۆی ئەگەر بمانوێت پێناسیەکی غیبەت بکەین لە صحیح مسلم هاتۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ذیکڕک ئەخاکە بیما یەکڕه تۆ باسی کەسێک بکەی ئەم کەسەش ئەم قسەی گوێ لێ ببێتەوە لۆی بچێتەوە و پێشی ناخۆش بێ یعنی تۆ زەمی بکەی ئازەمکردنی پێدەوترێ جا ئەوە لە هەندێک حالەت کە تۆ باسی کەسێک دەکەی فعلا ئەو صفاتانەی تێدایە ئەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ دەبتە غیبەت فقد اختبتە تۆ غیبەتی ئەم کەسەت کردووە بەڵام ئەگەر باست کردو ئەم صفاتانەی تێدا نەبوو دەفەرمێ فقط بە هەتە تۆ بوختانت پێی کردووە بەڵام لە هەندێک حالەت وەکو چۆن درۆکردن لە هەندێک حالەت دروستە غیبەتکردنیش لە هەندێک حالەت دروستە لۆ نمونە کەسێک زوڵمی لێ دەکرێ دەچێتە لای قازی دەچێتە لای حاکم باسی ئەم کەسە دەکا کە زوڵمی لێ کردووە غیبەتی دەکا سیفەتە خراپەکانی باز دەکا ئەوە شتێکی ئاساییە لۆ نمونەیان کەسێک زۆر بەدکارە خراپەکارە لۆ ئەوەی خەڵکی لە شەڕی ئەم کەسە ئاگادار بکەیەوە لەم حالەتەش دەکرێت تۆ باز بکەی و سیفەتە خراپەکانی باز بکەی لۆ ئەوەی کەسی تر بە ئاگری ئەم خراپەکارە نەسوێ وە چەندین حالەتری تیشمان هەیە کە ئینسان دەتوانێت غیبەت بکایە خۆت وەکو باسمان کرد درۆی مەسلحەت بکاتن درۆ مەسلحەتێ تایبەتیاش بەحەس بکەین بۆ نمونە برادەرێکی هیڤیۆتە یانژی ماڵە هیڤیۆتە نه مەسلحەتێ بەس دە وەخت دەرباز بێت بۆ نمونە دەبێتە تولکیڤی کاتو نەگەشتی بەس دوو دقیقی دێل ماڵ بم ئەزێ پڕێکێوە یان ئەزێش دەرکەتیم هێدی ئەزێ تێم ئەڤژی هەر حسیبە مەسەرەن درەوە مەسلحەتە یان ئەڤە هێشتا کێمترەژی ئەوە ناچێتە بابی درۆی مەسلحەت ئەوە دەچێتە بابی ئەوەی کە ئەم کەسە لە بەڵێندان مەزبوط نییە لە بەڵێندان مەزبوط نییە ئەمە ئەوەشمان زۆر لە ناو کۆمەلگا مەسەلەن موعید لەگەڵ کەسێک هەیە دەڵێ ئەرێ کاکە چ بوو نەگەیشتی وەڵی 5 دقەیتر دەگەم زۆرم نەماوە بەڵام تۆ لەوانێ نیو سەعات ڕابوەستی ئەو ناگا ئەو پێی دەوترێت خلاف وعد یاخود موعید لەگەڵ کەسێک هەیە بەیانی کارێکت بۆ بکە بەیانی نایە دوو بەیانی دێ سێ بەیانی دێ ئەوە پێی دەوترێت ئەوانەی کەوا لە بەڵێندان مەزبوط نینە دەچێتە بابی خلاف وعد یعنی خلاف وعد جیب گوناهەکە مۆزن تێدا حسابکردن بەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ یەکێک لە صفاتی منافق ئەوەیە کاتێک وعدێکت پێدەدا خلافی وعدەکە دەکەم مامۆستا تۆ لەگەڵمان بمێنەرەوە بە بچینە دهۆک شارەکەی ژەوان بزانین باشەر دهۆک بزانین لەوێ چی هەیە کە چەکدارمان لەگەڵە لە دوهۆک و هەروەها ئاراس لە هەولێرەوە لەگەڵمانە بزانین هەموو کوردستان شاری منە هەموو شارەکانی کوردستان شاری خۆمە سەرەتا چینە لای ئاراس لە هەولێر با لە هەولێرەوە دەست پێ بکەین بزانین چی لایە زانیاریەکان چییە سڵاو لەبێ ئاراس من نەمبینیویت بۆیە لێرەوە پێتەڵم ڕەمەزانە پیرۆز بێت بۆ هیوایم هەمیشە تەندروست باش بیت و پێشمان بڵێ ڕەوشەکە چۆنە ئایا چی هەیە لە هەولێر هاژە ڕەمەزان لە خۆت و لە شڤانیش پیرۆز بێت ئەم شەو باسی ئاماری منداڵبوون لە 4 ڕۆژی سەرەتای مانجی ڕەمەزان دەکەین هەرچەندە ئەمڕۆ ڕۆژی 5ەمە بەڵام هێشتا
بەیانی ینی کە ڕۆژ بۆ کاژمێر هەشت ئاماری ئەنی ڕۆژی پێنجەم دەتوانرێت وەربگیرێ چکە ئامارەکان 24 کاژمێرین لە مای 4 ڕۆژ یەکەم نزیکەی 1993 کەس سەردانی نەخۆشخانەی منداڵبوونی کردووە لە هەولێر لە 4 ڕۆژ یەکەم 1970 کوڕ لە شاری هەولێر لە دایک بووە لە بەرامبەردا 110 کێچ لە دایک بووە کە لەو لە 4 ڕۆژدا 160 نەشتەرگەری لە نەخۆشخانەی منداڵبوونی هەولێر ئەنجام درراوە جگەلەوە 363 حاڵەتی منداڵبوونیش پێویستی بەمانەوە یا خودخەوتن هەبووە لە نەخۆشخانە دیارە پرۆسەی منداڵبوون پرۆسەیەکی بەردەوامە نە کۆرۆنا دەزانێ نە خۆتان دەزان نە ڕەمەزان دەزانێ جگەلەوە لێرە لە نەخۆشخانەی منداڵبوونی هەولێر سیستەمی ئێشگیری هەیە هەرچەندە ڕەمەزانیشە بەڵام سیستەمی ئێشگیری دانرەوە بۆ ئەوەی بە بەردەوامی پێشوازی لە نەخۆشان بکرێت. بەڵێ ئارازەگەر پێمان بڵێ ئەو کەسانەی کە لەوەیە بە تایبەت دایکان کاتێکە نەشتەرگەریان بۆ ئەکرێ چۆن بڵێن ڕێنمایەکان جێبەجێکرێ یاخود ئەگەر پێمان بڵێ کارمەندانی تەندروستی چ ڕێ و شوێنێکیان گرتۆتە بەر هەرچەندە ڕاستی هاژە چکە نەخۆشخانەکە تایبەتە بە ئافرەتان ئێمە زۆر ناتوانین بچینە ژوورەوە ئەمە سیستەمەکە وایە بەڵام ئەوەی لێرە ئێمە قسەمان لەگەڵ بەرپرسانی نەخۆشخانەکە کردبێت لێرە خۆشمان بینیوان تەواوی ئەو ڕۆژشوێنانە لێرە جێبەجێ دەکەێت کە لە تەواوی نەخۆشخانەکانی دیکەشە ینی ئەو نەخۆش ڕۆژوانێک کە لە وەزارەتی تەندروستی و بە ڕێبەراتی تەندروستی هەولێر پێیان درراوە ئەمە بە تایبەت ئەو ڕۆژشوێنانەی ئاخود ئەو ڕێنمایانەی تایبەتن بە خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا لە ژوورەوە جێبەجێ دەکرێت و لەوێ پەرستارەکان یان دکتۆرەکان بەردەوام هەم ئەوان خۆیان دەپارێزن ڕێنمایەکان جێبەجێ هەمیش ئەو نەخۆشانیان ئەو ئافرەتانەی سەردانی نەخۆشخانەکە دەکەن ناچار دەکرێن کەەوە پابندی بە ڕێنمایەکان و بەڵام ڕۆکو باسییان کرد هاوڵاتیان لەبەروی دوو ماگانی بەردەوام حکوومەت وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی ڕێنمایی بەردەوام بڵاو دەکەن و بۆیە هاوڵاتیان بە شێک لە شوەکان لەگەڵ خۆپارێزی و پابندبوون بە ڕێنمایەکان ڕاهاتوون بۆیە ئێستا ئەرچی نەخۆشخانەکان زیاتر ئاسام و بۆی کە هاوڵاتیان ئێستا بۆی ڕاهاتوون کە زیاتر ڕێنمایەکان جێبەجێ بکەن و پابند بن بە ڕێنمایەکان هەفکارێمەوە ڕاست ئەحمەد کە ڕاستە خوتش هەولێرت گەلمەدەبووی زۆر سپاس بۆتە سەردەمەکی ئاڵۆز دە تایبەتیژی ئەو دایک و بابایدی خدای مەزن یعنی نعمەت گەلکریە و زاروک داینێ پیرۆزباییت مەیت گەرم بووی وانە پێک ڤایدی خودت تەمەنەکە درێژ سەحەتەکە باش پیرۆزیان بێ و خوا بەشی ئەوانش باتکەنیانە ئیشڵە ئەپادنەوان زارۆکە ببتە خێر و بەرەکەت و ژیان هێدی هێدی خۆشتر و ئاسایی بتوەکە هاژەژی گوتی ئەوێت خودی نەداینێژی حتەنەکە خودی بدتێت چ کوڕ بە چ جداهیت ناو بینەوە دانینە ئەم دێ بەرەف دووکی بەچین ئەفکارێمە چەکدار جەمال پۆکە ڕاستە خۆش دووکێت گەلمەدایە ڕەوشە باژارە دووکێ دەمە بەحث کە تایبەتیژت گەل میێوانێکە تایبەتت گەلویدا چەکدار ئەفدەمێتە باش پاشی وا بخێر و بەرەکەت بانیکە دووکی کەشوهەوەیە هەم سەقایژی چاوەیە وی ڕوپڕۆبووینە ڤایرۆسا کۆرۆنای سەردەما ڕەمەزانە ئەف ساڵەدا چاوە فەرمە چەکدار جوان دەمێ هەنگۆ باش بیت دەمێ هاژای باش بیت و میوانێ هەنگۆ دیارەتە ئاماژە پێکرد دووکینە دی بەحسی ڕەوشا کۆرۆنایەکەین دی بەحسی ڕەمەزانێکەین ژڤان لێ دهۆک نە باژارێ تەبتنەیە دهۆک باژارێ هەمیایە هەرچیە بێتە دهۆکێ باژارێ ویە ئەڤەش بەر هاژایە ها ژڤان موە گوت نوکە میوانێک مەیە هەی ژڤان کو ئێکێش بژین جندی و یانجی سەربازن سەرسەختن بەرهەنگاربوونا کۆرۆنایەیە یعنی ئەvە نەمەت حوسەنایەک بیت بووی لێ ڕۆژانە بە حکمێ کارێمە ئەدگەل کارگیریە پارێزگەها دهۆکێ دگەل یعنی بژین مەیدانیان کار دکەین کو بەڕێز ماجد سید صالح جێگیرێ پارێزگارێ دهۆکێ و هەمژی ئەندامێ ژورا بلندا بەرهەنگاربوونا ڤایرۆسێ کۆرۆنایەیە وەندێ بزانین ڕەوش چەوایە چ ئێتمئینان دەتە خەلکێ دهۆکێ دە چ مزگینیا خێرێ دەتەمە دەبێ پرسیارش سەیدایکەین سەیدات بخێر هاتی کارێتە گەلەکە 24 دەمژمێرە زانیاریەتمە دوێت کاریدا ئەم ژی هەندە جارە ئاجاتەتکەین ڕەوش چەوایە ڕەوشا دهۆکێ چەوایە سپاس کاک چەکدار ئەفدەمێ هەوا و دیساپڕێکەوە ئەفدەمێ هەمی خەلکی پارێزگەها دهۆکی و خەلکی کوردستانی باشتر و خۆشتر ڕەوش ڕەنگە هین وەکو ڕاگەیاندە کارت ئاگادارن ڕەوش هێدی هێدی ناو باژێرە دهۆکی و سنووری پارێزگەها دهۆکێ بەرەف ئاسایی بوونێ چیتر
افاسایی بونه چه نویتن دیسا قناق کنیه یعنی پشتی و فتره دریش آنجی و دبیجیم پترس ماهو نیوا که هدی قناق روش برف آسایی بونه و چید اوه دیسا ماگل جاگوتیه و دوبارت کینه و اف آسایی بونه بخمت هم آسان کاری بو جیان هاولاتیان یا روزانه هم جیک دیسا دلیوت کاری بو هاولاتیان چکو هم قناق که سخت دیسا یا آوریج داد جین چه نویتن گل هندیجی که ام تاکید کنه و چندین جراجی مگوته و آسایی بونه دیسا صفقاتی ور نگیرن پشت راستی ور نگیرن چکو چه نویتن مترسیا توجبونا کرونا یا بردامه هم دورو برید ما هم جیل دیسا ناف پارزگاه حرم کردستان دیسا هم دهو کیجی کل بری چند روزه که چند کیس پیدا بونه اما خوب چند دیگه هنیتن که روشا توجبونا ویروس کرونا مترسیا یا هی یا جدیه و کی چا بری هی وکی هبویه و بری دو هی و هبویه نوکجی یا هی یعنی پیشیانو کت هات گوتن سوشیال داب تایبتی بیشن بسی قدغه یا تنده هات نوچونت کل سنور پارزگاه ها دو که راست یک بوی چنده هیه نه تو زونی دو ماهیک یعنی بیان وزارت نافخو بری دو یا 29 جی درکتی که تأکیدی سهر قدغه ها نوچونت کته 20 یا 28 جی قدغه ها نوچونه یا بردامه حتی ایکی 5 گل هندیجی که ششی ایفوری حتی 12 شوینی و شوی قدغه ها نوچونه یا کلیه اف قدغه ها نوچونه چه نویتن بفایت وی هنه یعنی ایکش بفایت وی اوه که لیک خرفبون و دیسا تجمع و دیسا ها نوچون و او کم ببیتنش بخمت ایک بخمت هندی کو تیم ساخلمیه بتر بشین کاری خوب بکن یا دوی چه نویتن خرفبون و دیکلی و دیسا لیک نزیک بون او خوب خو چندین جراحات یا گوتن کو او مترسیه سر جان حالاتیان مترسیه دیسا توجبون و ویروسه سپرنده هم تأکید که اینه ول سر راه هبون قدغه ها نوچونه که خل تراده که باشه پیگیره بس گلن دیجی ام تأکید که اینه که پتر پیگیری هم قدغه ها نوچونه که هم جی رنمای ساخلمیه که او پتر دیما پارزید دیش کرونا یعنی تو روزی چوانه شولو کرونا و روزی زونی که چک دار هک مروف اراده هبیت مروف شیتن خوب گنجینیتن گل هر تشتکیل گل روزی گل شولی گل سرمایه گل گرمه اما زبرت اف حکو بیشن بو جدیت مروی بو اراده مروی اراده هبیتن اتشم دوباره که وقت مروف شیت خوب گل همی بارد خوب گنجینیتن و افا یا گرینگه هر گریدای کرونا جی و بو خوناقه یا فرام خوب گنجینین چکو مجال جاگوتی تو اجراءات آنجی پیرابونت کو مکرین گرتنا جهکی یا دکانکی یا محلکی حتی کنگی یعنی مهکی دو مهادی گیری او پاشی و لود بیجین یعنی اف قراه نوکه کو آسان کاری و هدی روش برف آسایبونه چیتن زوری تفادی سابو حوالاتیان کو پتر پیگیری برنامه ساخته میکن پتر خوب پارزن اوجی کاری نونا یا هکو بیجن کلو پلن یت خوب پاراستن کمامه آنجیک ماسک دستگور کن پاکش کردن دستانه لیک نزیک نبونه خرور نبونه افتشت هنینه ام تأکید که اینه و باشترین کو بیشتر تشته کو ام بشین خوب پارزش نساخیا کرونا مالانگو رمضانانگو پیروز بیسید یا هواجی پیروزتر و خوشی دابون هیویدارین اف رمضان بسر ما هم یاد بخیر و خوشی بوریتون و دیساد ام همین سلامت و دیر کوین و دیر بینش ایشا کرونا زور سپاس جوان یعنی بچی سیدای ماج پیکر روش باشه تا رادکی قدغه هات نوچونش دم جمیر 6 بو 12 بو هنده لیک خرببون نبن چکو تو زانی یعنی هم همی فتارت کن و هر ایک جی دا هکر پیشیانو که با هر ایک چوجه هکی و کنفت بونو یعنی یه بخویار یک کر با یک کر با صحبت کر با نبه او قدغه 6 بو 12 بر هنده داخلک لیکم نبیته و چه کارسات ری ندن جوان زۆر سپاس چەکدار بۆ هیواین هەمیشە ئاشتی و ئاوادانی لە دهۆکی دەلال بێت و تەندروستێکی باشیش بۆ هەموو دانیشتوانە خۆشەویستەکەی دەستی تۆ و میوانەکەش خۆش بێ و زۆر سپاس هەر بژی چەکدار تەمام مامۆستا ئەم بینە سەر سزای وان کەسا ئەوێت گەلێک درەوات کرد ئەنجی هەر جۆرەکی هەبێت درەو یا کەتێر سەر زمانی وانە هەم سەر دنیاە هەمژی ئاخرەتێ ونمنا تبرين كبحث بكر مثلا أيحب أحدكم أن يأكل لحم أخيه وهو ميتا فكرهتموه سزای وانا چیه مثلا قالك جارا وينا يهات يديار كرن قرآن دا فرمودید پیغمبری دا اگر فلان گناه بیتا کرن فلان سزای هی
درو بتكرن چه سزایك الآخرة هي وبري ويجب تايبات سر دنيا خۆی بەنسبەت سزایەکانی خوای پەروەردگار زاری وا هەیە هەر لە دنیادا ئەو کەسە سزایەکەی خۆی وەردەگرتەوە بە تایبەت کاتێک تۆ بوختان بە کەسێک دەکەی یان حەقی کەسێک دەخۆی یان زوڵم لە کەسێک دەکەی زۆر زاری وا هەیە لە دنیای خوای گەورە سزایەکەی دەداتەوە و هەندێک زاریش سزایەکە دەکەوتە قیامەت و لە قیامەت خاوەن حەق داوای حەق خۆی دەکا و خوای گەورە حەقەکەی لێ دەستینتەوە دەداتە خاوەن حەقەکەی ئەگەر تەماشای ئاەتی قورئان بکەی خوای گەورە دەفەرمێ وەیل یەومەئیذ للمکەذبین لە سوورەتی مرسەلات خوای گەورە چەند جارم ئاەتەی دووبارە کردوتەوە وەیل یەومەئیذ للمکەذبین یعنی وەیل و هاوار کە وەیل قۆرتێکە لە جەهەنەم لۆ ئەو کەسانەی کەوا درۆ دەکەن یان لە ئاەتی تر خوای گەورە دەفەرمی قوتیل الخەڕاسون یعنی بمرن ئەو کەسانی کەوا درۆ دەکەن يعني مامۆستا جەهەنەمێدا جهەکی دیارکری هەیە بەس بوو درەوکەرە بەڵێ بۆ درۆکردن بۆ ئەو سزایانەی کە سزای قورس دەدرێن ئەو کەسانی کەوا ئەم سەرپێچیانە دەکەن و هەتا دەربارەی بوختانیش پێغەمبەر صلی الله علیه و سلم لە فەرمودەیەک دەفەرموێ من رمى مسلما بشيء يريد شينه به حبسه الله على جسر جهنم دەفەرموێ کەسێک تۆمەتێک دروست بکالۆ کەسێک شتێکی بداتە پاڵ کەسێک و بوختانێکی پێ بکاو شتەکەوانە بێ ئەوە خوای گەورە لە ڕۆژی قیامەت لەسەر پردی سیرات لەسەر پردی جەهەنەم ڕای دەگرێ لە ئەوەی حەقەکەی لێوەربگرتەوە چونکە بە تایبەت بوختان ئەمڕۆ کە بە سەبەب بوختان کێشە و مەشاکلی زۆر گەورە دروست بووە ئەمن دەڵێم ئۆندەی بوختان زەرەر و زیانی هەیە لۆ کۆمەلگا درۆ ئەو زەرەر و زیانی نە بەم شێوەیە یعنی بوختان بەریا درەوێتێت لە هەموو شتەکان گەورەترا چونکە مەرحەلەی یەکەم ئینسان جاری وایە درۆ دەکات مەرحەلەیەکی تر دەستێتە بابی غەیبەتکردن مەرحەلەیەکی تر دەبڕێ کە گوناحەکە و سزایەکەی لە بوختان لە غەیبەتکردن گەورەتر ئەویشیان بوختانە چونکە زۆر جاری وایە بەخۆی بوختانی کەسێک گەنجێکی پاک کوژراوە بەهۆی بوختانی کەسێک ئافرەتێک کوژراوە ئافرەتێک لەگەڵ پیاوێک لێک جیابوونەتەوە کێشەی گەورە گەورە دروست بووە چەند کەس جاری وا هەیە بە سەبەب نەمیمی قسە هینان و بردن چەند کەسێک کوژراوە چەند عائیلە لێک ترازاون بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ الشتیمة والنميمة والحميمة في النار لا يجتمعن في صدر مؤمن دەفەرموێ ئەوانەی جوون دەدەن ئەوانەی قسە دەین و قسە دەبن و ئەوانەی دەمارگیرن ئەوانە ئیمان لێیان دوورە ئیمان لە ناو دڵیاندا نییە واتە ئیمان و ئەو سیفەتانە بەیەکەوە کۆنابنەوە باشە مامۆستا باسی ئەو سزانە و کرد کە لە قیامەتە هەیە لەسەر هەریەک لە بوختان و غەیبەت و درۆ ئەی سزایەک هەیە لە ئەم دنیاە کە بە پێی ئاینی ئیسلام دانرابێ بۆ کەسانە سزای دنیایی ئێمە هەمانە کەسێک کە زینا دەکا ئەگەر خێزاندار نەبێ عقوبەکە ئەوەیە 100 جەڵدە 100 جەڵدەی لێ دەدرێت ئەگەر کەسێک بوختان بکە بۆ ئافرەتێکی پاک یاخود بۆ پیاوێکی داوێن پاک ئەوە بە نەسی قورئانی پیرۆز کە لە سوورەتی نور خوای گەورە باسی کردووە 80 جەڵدەی لێ دەدرێت کەسێک عەرق دەخواتەوە 40 جەڵدەی لێ دەدرێت جا هەموو هەندێک عقوبات هەیە ئەگەر حکمی ئیسلام جێبەجێ بکرێت و ئیش بە قورئان و بە حەدیسی پێغەمبەر بکرێ عليه الصلاة والسلام ئەوانە بەشێکیان عقوبەی دنیایان لە بۆ دانراوە بەشێکیشیان پەیوەندی بە قیامەتەوە هەیە ئێستا لۆ نمونە کەسێک بوختان دەکا بە ئافرەتێک والذین يرمون المحصنات ثم لم يأتوا بأربعة شهداء فاجلدوهم 80 جلدة ولا تقبل لهم شهادة أبدا وأولئك هم الفاسقون خوای گەورە دەفەرمێ کەسێک بوختان بە ئافرەتێک دەکا ئەم ئافرەتە پاکە و ئاگای لە هیچ شتێک نییە و ئەم کەسە چار شاهێدیشی نییە ئەوە پێویستی بەوەیە حکمی قەذف و بوختانی لەسەر جێبەجێ بکرێ کەوا 80 جەلدە دەبێت جەلدی لێ بدرێ و هەروەها جارێکی تریش شەهادەیان لێ قبول ناکرێت شاهێدیان لێ قبول ناکرێ و ئەوانە لە ڕێزی فاسقانش حیساب دەکرێن باش ئەگەر هۆسایە دنیای وانە سزای خو وەرگرت بەڵێ اش سزای آخرەتێ دێ ئێنە خلاصکردن یان ژی سزای آخرەتێ هەردێ مینت ئەوش دێتە جێبجێکردن هەندێک گوناح هەیە ئەگەر کەسەکە لە دنیا سزای خۆی وەرگرت
ئەوە لە قیامەت سزایەکە وەرناگرێ چونکە گوناحەکە هەر بای ئەوەیە لە دنیا سزا بدرێ هەندێک گوناحەیە چ گوناحن ئەوە ئەگەر ئەوە خی گەورە دەزانێت خی گەورە بەخۆی دەزانێت ئێستا بلو نمونە ئەگەر بەحس نەکرینەت ئێستا کەسێک بوختان دەکا ئەگەر 80 زەلدەت لێدا ئەوە پاک دەبێتەوە کەسێک زینا دەکا ئەگەر 100 زەلدەی لێدرا ئەگەر 100 زەلدەی لێدرا بە شەرتێک ئەگەر بێت و کوڕ و کچ بن یعنی شویان نەکرد بێ یاخود ئافرەتەکە خێزاندار نەبی و خێزانی نەبێ ئەوە لە دنیای پاک دەبێتەوە هەندێک گوناحەیە لە دنیا سزایەکە وەردەگرێ لە ناو گۆڕ پاک دەبێتەوە بە سزای ناو گۆڕ پاک دەبێتەوە و هەندێک گوناحمان هەیە گوناحەکە ئەوەندە گەورەیە لە دنیا سزا دەدرێ کەسەکە لە ناو گۆڕی سزا دەدرێ پێویستی بەوێ لە قیامەتی سزا بدرێت بەڵام خی گەورە ئەرحەم الراحیمینە بخۆی لێ بردێ و دەزانێت لە چێ دەبورێ و لە چێ نابورێ بەڵام زاهیری ئاەت و حەدیث بەم شێوەیە باشە مامۆستاخوای گەورە بە گەورەی خۆیان فەرمێڵێ سزای خۆم سزای ئەو کەسانە زۆر بە قورسیم کە بوختانەکەن ئەی بۆچی خەڵک بوختانەکات لە کاتێکە زۆربەی کات ئەبینین ئەو کەسە پەیڕەوکاری ئاینی ئیسلامەیە خودەر شتێکی تریشە بەڵام لە هەمان کاتە بینی ومانە هەمووشمانەی بیستین کە بوختانەکە ئاکات هۆکاری چییە؟ هۆکارەکان ئەوەیە چی پاڵمارێکە وای لێ ئێمە کۆمەڵە هۆکارێکمان هەیە کەسێک دەچێت بوختان بۆ کەسێک دەکا کەسێک دەچێت غیبەتی کەسێک دەکا یەکەم هۆکار ئەوەیە ئەم کەسە ئیمانی لاوازە یاخود پەروەردەیەکی تەندروست نەکراوە لە ماڵەوە یاخود لە قوتابخانە ئەم کەسە پەروەردەیەکی باز نەکراوە چونکە پەروەردە زۆر تەسیری هەیە لەم زانیبە یاخود ئەم کەسە ڕقی هەیە بەرامبەر بە کەسێک حەقت لە ناودڵیدا هەیە ڕقی لێ دەبێتەوە یاخود حەسادەتی پێدەبا دەچێت غیبەتی لۆ دروست دەکا یاخود بوختانێکی پێ دەکا یان زاری وا هەیە کەسێک دەیەوێت خۆی گەورە بکە لەسەر حیسابی کەسانی تر دێ بوختانێکی پێ دەکا غیبەتێکی پێ دەکا شتێکی لۆ هەڵدەبەستێ جا ئەوە کۆمەڵە هۆکار و سەبەبێکن لۆ ئەوەی ئەم کەسە بوختان بکە یاخود غیبەت بکە یان زاری وا هەیە کەسێک برادەرایەتی کەسانی خراپ دەکاوە زۆر زۆر تەسیری هەیە ئەوانش ئەسباب و هۆکار لۆ ئەوەی لە کۆمەلگادا کەسی بوختانسی کەسی غیبەت کار زۆر بیتن بەداخەوە ئەمڕۆ تەماشای مەجلیسەکان دەکەی بەشێک لە مەجلیسەکان بەشێک لە خەڵکی خۆی گرتووە بەمە یعنی ئەگەر کەسانێکمان هەیە ڕۆژانە دوو جار غیبەت سێ جار غیبەتی کەسێک نەکا دڵی داناکەوێت دوو سێ بوختانان نەکا هەر دڵی داناکەوێت چەند درۆیان نەکا لە شەو ڕۆژێکدا هەر دڵی داناکەوێت بۆیە تەماشای مەجلیسەکان دەکەی زاری وا هەیە لە مەجلیسەکان گومانی خراپلو ئەو درۆکردن بەدەمی ئەو غیبەتکردنی ئەو بوختان دروستکردن لۆ ئەو یعنی بەڕاستی ئێمە کەوتونێتە زەمانێک کەوتونێتە سەردەمێک کە بوختانکردن غیبەتکردن یەکجار زۆر هەمی مەجلیسە باشە الڤێری مەترسی زۆریشی هەیە لە کۆمەلگا لۆ تێکدانی شیرازەی عائیلەکان لۆ تێکدانی شیرازەی کۆمەلگا الڤێرێ پرسیار ئەوەیە بەڵێ باشە بوو چیت ناف کۆمەلگەیەت مسلمانە دافتشتە هەیە یعنی دەبینی مەجلیسەمە ئەم هەمی مسلمانین ئەم دڕابین غیبەتەوە برادەرێکی خۆکین نەل مەجلیسەیە دێ خۆ شەریفکین مقابلەوی بەر چەرەزاد خواردنێ خو gelek jara ev gazinde welatê Musulman tê tekirin. Mesela Ewropa dibêje mesela welatê pêşkeftî her newekê bitiyet geyre Musulman. Ev tiştek gelek kêmî têne behezkirin çünkü gelek kêmît nav komalgehê wana teyn. Xۆی ev tişte heye. Xۆی merz niye her kesek ke Musulman bû îdî zmanîşî paka. Cûn nada, dirô naka, gîbet naka, buxtan naka. وەمەرزیژنی ئەگەر کەسێک بێدین بوو ئەگەر کەسێک بێدین بوو ئەم کەسە کەسێکی بوختانسیە کەسێکی غیبەتکارە کەسێکی درۆزنە ئێمە ئەگەر تەماشا ئاینی پیرۆزی ئیسلام بکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم هات لۆ ئەوەی ئینەما بوعثت لئوتەمیمە مەکارم الأخلاق بەخۆی دەفەرمێ ئەمن هاتم لۆ ئەوەی ڕەوشتە جوانەکان لە ناوتان تەواو بکەم نەیفەرموو ئێوە بێ ڕەوشتن بەڵام فەرمووی هاتووم لۆ ئەوەی ڕەوشتە جوانەکان لە ناوتان تەواو بکەم کەسێک کە بوختانسیە کەسێک کە غیبەتکارە کەسێک کە درۆیان زۆر دەکا ئەوە لە ئەخلاقی نەقسی هەیە ئەوە ئەخلاقی پێغەمبەری خوانی عەلەیهی السەڵات وەسەلام پێغەمبەر صلی الله علیه و سلم لە حەدیثێک بۆمان دەفەرمێ کە لە سونەنی ئەبی داود و ترمذیدا هاتووە ڕۆژێکیان چووە سەر مینبەر عەبدوڵای کوڕی مەسعود لۆمان دەجێڕێتەوە ببوورە عەبدوڵای کوڕی عومەر پێغەمبەر صلی الله علیه و سلم بەسەر مینبەر کەوت پاش حەمد و سەنا و ئەرکانی خوتبە بەم حەدیثە دەستی پێ کرد فەرمووی
يا معشر من آمن بلسانه ولم يدخل الإيمان قلبه لا تغتابوا المسلمين ولا تتبعوا عوراتهم فإنه من اتبع عوراتهم يتبع الله عورته ومن يتبع الله عورته يفضحه ولو في بيته في غوصة السلام بودستي بيكرت فرموي أي أواني بزمان إيمانتان هيناوة بلام إيمان نتسو تناول دلتان فرموي لا تغتابوا المسلمين فرموي غيبتي مسلمانان مكان وفرموي بدو عيب عاري خلشيدا مقرن بدو أودا بقري بزاني كسيك تعي بيشي هي بي عيبكي لناو خلشي بيان بكي لو يفصحي بكي لو بيغمبر صلى الله عليه وسلم فرمي هر کەسێک بەدو عیب و عاری خەڵکیدا بگەڕێ خوای گەورەش بەدو عیب و عاری ئەودا دەگەڕێ هەر کەسێکیش خوای گەورە بەدو عیب و عاری ئەو گەڕا ئەگەر لە ماڵەکەی خۆشیدا بنیشێ خوای گەورە فەسعی دەکا بۆیە ئەمن لەسەر بوختانکردن پێم خۆشە ڕووداوێک باز بکەم کە بەحەقەت ئەمن هەر جارێک ئەم ڕووداوم بەبیر دێتەوە زۆر تەسیری لێم دەکا و زۆر غەمی پێ دەخۆم جا ئەم ڕووداوە یەکێکە لە هەزارەها ڕووداوی ئاوە چەند ساڵێک پێش ئێستا کەسێک زەواز دەکا لەگەڵ ئافرەتێک پاش چەند مانجێک کۆمەڵە سوالکەرێک دەگەڕێن لە کۆڵانەکان دەچنە ئەم ماڵە کەسی لێ نییە بە فرسەتی دەزانن و ئەم زێڕەی هەیە لەم ماڵە دەیدزن دەیبەن خوشتی ئەم پیاوە لەگەڵ هاوجیانی ئەم ئافرەتە بوو کە تازەیە کە چەند مانگێکە گوازراوەتەوە بوختانیان لۆ ئەم بوو کە تازەیە کرد ڕقیان لێی دەبەوە بوختانیان لۆ دروست کرد وتیان ئەم ئافرەتە ئەم زێڕەی دزیوە ئیدی قەنەعەتان بە پیاوەکەی هێنا تا گەیشتە ئەم ڕادەی ئەم پیاوە ئەم خێزانەی خۆی تەلاق بدە 2 ساڵ بەسەر ئەم ڕووداوە تێپەڕی 2 ساڵ بەسەر ئەم ڕووداوە تێپەڕی هاوڕێیەکی من لە ڕۆژ سەرهاتە تەبخو دیتە و گولی بێت ئاگادارم هاوڕێیەکی من لە ماڵەکەی ئەوان ڕۆژی زەژم بوو سەفەریان کردبوو کۆمەڵە سوالکەرێک هاتن بە کۆڵانەکان دەگەڕان چوونە ماڵی هاوڕێیەکەی من کەس لە ماڵ نییە دەرکەکەیان کردەوە چوونە ژوورەوە بڕی 9 ملیۆن دیناریان دزی چەند ڕۆژ پاش ئەوە ئەم کۆمەڵە دزە جیران کە بە ناوی سوالکردن دزیان لە خەڵک دەکرد اعترافیان لەسەر ئەم دزیە کرد و اعترافیشیان کرد پاش 2 ساڵ اعترافیشیان کردکەوە لە فلانە تەریخ لە ماڵێک دزیان کردووە و زێڕیان دزیوە پاش 2 ساڵ خوای گەورە بەڕائەتی ئەم ئافرەتەی سلمان کە ئەم ئافرەتە زوڵمێکی لێکراوە لەلایەن 2 کەسی بوختانچیەوە پاش 2 ساڵ خوای گەورە کەشفی کرد بۆیە ئێمە چەندەها نمونەی ئاوامان هەیە ئێمە سوێن بەخوا چەندین زار تەلەفۆنمان بۆ دەکرێت دەبینی بە تایبەت لە کەسە نزیکەکانی خۆی مامۆستا ئەمن لە فلانە تاریخ ساڵێک پێش ئێستا 2 ساڵ پێش ئێستا بوختانم کردووە بە کەسێک ئێستا زۆر پەشیمانم ئەم در سەروی ڕاستین بەس مامۆستا تایبەتیە وەتەنوکە بە حەسکردین لێن نوکە بەرەف سلێمانی چونچونکی مە دهۆک و هەولێر وەرگرتن بەرەف باژەڕی سلێمانی بچون هەفکارێمە ئارام بەختیار دێت گەلما دەبوو دوفڕ ئەم بەحسەوی بابەتی کچیگە ئەو گەلە گرانە بەرەف هەفکارێمە ئارام بەختیار بە پاکی ڕاستە خوش سلێمانیت گەلمەدا ئارام ئەف دەمێتە باش پاشیڤەوە خێر و بەرەکەت بزانین کە تە ئەڤرو بەری خۆدا چه ناوچەیەکی چه جهەیەکی باژەڕی سلێمانی پاشیڤێ دێ ئەف شەڤە بمە بەحسێکیکی ئارام برا سڵاو لێ بە ئارام بەڵێ سلااوتان لێوێت پاشیفتان باش سلااو لە تۆ هاژەر سلااو لە تۆ شوان من لە جێگایەکەم نزیکە لە تەورەکەی ئێوەوە هەر لە سەرباسی خۆی هات لە نووسنگەی ڕۆژاوی بەڕۆبراتی توندوتیژی دژی ئافرەتانم ئەم جێگایە زۆرێک لەو کێشانەی کە ڕوودەدەن لە کۆمەڵگا بە تایبەتی لە ناو خێزان دێنە ئێرەوە ئێمە دەمانوێت ئەمڕۆ لەگەڵ ئەفسەران و کارمەندان لێرە بزانین ئەوان چۆن کارەکانیان بەڕێ دەکەن لەگەڵ ڕەمەزانە چۆنن و چۆن پارشێو دەکەن دەمێ بچینە لای ئەوان و ئەو کێشانە چی بوون کە ئەم ماوە بەسەریاندا هات و هەروەها ئەممان لە ئەو ماوەی کە کەرنتین بوو بە بەردەوام داوامیانەکرد کاک شۆڕ سلااوتان لێبێت لە شوێنی خۆتان دانیشن فەرموعەزیێت مەکەشن دەمانوێت لە نزیکەوە بزانین ئێوە داوامتان 24 کاتژمێریە و
ئەو پشوانەی کە هەیە بە بۆنەی کۆرۆنا و ئێوەی نەگرتووەتەوە لەگەڵ ڕەمەزانە چۆن لەگەڵ پاشێوکردن چۆن کارەکان چۆن بەڕێ دەکەنەوە بەخێر بێن سەر چاو پێمان خۆشە بەشدار بن لەگەڵمانە وەڵاهی ئێمە دایرەکانمان دیارە سلێمانی دوو نووسینگەی تایە نووسینگی ڕۆژ هەڵات و ڕۆژ ئاوا ئێمە دایرەکەمان هەر هەمیشە 24 ساعتیە کراوەیە بۆ ئەو کێشانی کە ڕوئەدەن هەر لە کاتی کەرنتینش کە دەوام ڕاگیرا و هاتشۆ قەدەغکرا ئێمە دایرەمان هەر بە بردەوام 24 ساعت کراو بووە کاک شۆڕش ئەگەر پێمان بڵێ ئەم ماوەیە کێشەی خێزانی هەبوو زیاتر و کێشەکان زیاتر چی بوون ئێستا تەوەریەکەی لە سۆدیۆ باسی دەکەن هاوکارانم باسی بوختان و درۆ دەکەن چ کێشەیەک زیاتر هەبوو ئێوە نزیکن لەو کێشە کۆمەڵایەتیانەوە زیاتر کێشەی خێزانیە ئێمە لە چوارچێوەی ئەو یاسایی کە بۆمان دیاری کراوە یاسای بەرەنگاربوونی تونجی خێزانی ئەوانی کە لە چوارچەوەی خێزان ڕۆدا هەر ئەو کێشانی کە لە بینی خێزانەکان لە بینی ژنومێر لە بینی کوڕوباوک ڕۆدا بەڵام شتێکی وەکو زەق بڵین دیاریکرا و شتێکی محەدەد نییە بەڵام هەر وەکو کێشەکانی تر کە هەیە لە ناو خێزانەکان کێشە زیادی کرد بوو ئەم ماوەی کەرنتینەیە کاک شۆڕش وەڵی کێشە هەر هەیە بەڵام وەکو زیادکردن نا بەڵام هەندێک کێشە ئەتوانین بڵێن بەشێک لە کێشەکان توانیمان لە ناو دایرە سڵحیان پێ بکەین چارەسەری کەین کێشەکانیان بۆ چارەسەرکەین هەندێکشی ڕوبەڕووی دادگا کرانەوە زۆر سپاس ئێوە خەریکی پاشەوکردنی خۆتان من دەمەوێت چمە لای بەشێکی دیکە لە کارمەندان و ئەفسەران کە لێرەن ئەوانیش خەریکی پاشەوکردن دەبن ئەمان تا بەرەبەیان لە ئەرک و ئەو واجباتانە دەبن کە بۆیان دیاری کراوە سڵاوتان لێ بێت با بێمە لای ئێوەوە ئەگەر پێمان بڵێن لەگەڵ داوامکردن چۆنن ڕەمەزان چۆن بەڕێ دەکەنەوە وەڵڵاهی شکر بۆ خوا وەکو کارمەندەکانی تر کە چۆن ئەوانش لە ئەرکدانێ مەش لە ئەرکین و پاشە و لەگەڵم برادرانەیە بەسەرە بین ئێوە داوامتان بەردەوام وەکو فەرمانەکانی دیکەنین پشۆکانتان گرێتەوە بۆ ئێوە قورس نییە مەسەلەن عیبادەتەکە و کارەکەش لە هەمان کاردا ئاساییە بۆ ئێمە چکەمە ئەرچی ئێمەیە ئەچی ئێمەشەوەی هاوڵاتیان ئاگادار بین لە کێشەکانیان چارەسەر بکەین هۆشتێکی نۆرماڵە بۆ ئێمە دەستان خۆش بێ زۆر سپاس بەڵێ ژوان ینی ئێستا ئەو کارمەندە ئەوسەرانە لێرە خەریکی پاشێوکردنن و هەندێک بەڕێوەبەرایەتی لە سنووری ینی لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتیش ینی ئەو پشوانە نایانگرێتەوە کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە ئەو هەندێک لە بەڕێوەبەرایەتیەکان پشوو بوون بۆیە زۆرێک لەو شوێنانەی کە لە ئەرکدان هەم ئەرکەکانیان بەجێ دەگەن و هەم ئەو عیبادەتەشی کە ڕۆژگوشتنە لە مانگی ڕەمەزان و پاشێوکردنە لە هەمان کاتە ئەوەش جێبەجێ دەکەن باشە ئارام تێبینی ئەوەم کرد بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتانە بەڵام بۆ هیچ کارمەندێکی ئافرەتم لێ نەبینی لەوێ کە ئێشگر بێت یاخود وەڵامی ئەو ئافرەتانە باتەوە کە کێشەیان هەیە لە هەر کاتێکا بێت پرسیاری ئەو لێکردن هاژە زیاتر ئەمان بەڕێوەبەرایەتی توندوتیژی ئەفسەرەکانیان بڵێ ئافرەت نین ینی ئەفسەرەکان پیاون کە لێرە ئەرکەکانیان جێبەجێ دەکەن و ئافرەتیشان هەیە ئافرەتەکان بۆ نمونە تا درنگانێکی شەو نامێننەوە ئەوانی کە دەمێننەوە تەنها بڵێ پیاوەکانن تا درنگانێکی شەو دەمێننەوە ئەوانی دیکە بەرەبەیان دێن بۆ سەرکارکردن و کار دەکەن بەڵام ئەوەی کە دەمێنێتەوە یاخود ئێشەگر دەبێ ئەمان ئێشەگر دەبن چکە بەپێی ئەو ڕێنمانەیە کە هەیەە ببێ ئەو خشتەیش کە خۆیان بۆیان دیاری کراوە داوامەکانیان بەو جۆرە دەبێت بە تایبەتی ئەمانە کە داوامیان 24 کاتژمێرێ دەبێت هەموو کاتێکدا لە ئەرک بن و لە ئامادە باشیدا بن توندوتیژە دژی زەڵامەژە هەیڤێجە ئەس ئارام ئەس شتێکی بێژم پاشیڤەوانە خێر و بەرەکەت بیا تێر یعنی ئاو بی مەسەلەن شتی گەلدەوی ئەس حەسکم بێژمە تەلوێری پاشیڤێ بخوا هەموو ئەفشەڤەل مۆڵ نەخۆ بەس ئەس ترسکم پشتین گێڤێجا توژی توندی تیژیە بی دەرگەی تەلڤەنەکە لا وەکیتە گوتی نانە ئیلا المۆڵ ئەوە صحت عافیت برا آرام پێشووترم توانی ئێستا ناتوانم هەر بژی ئیشڵە پێک بە هەر دڵخۆش بن چ جۆرە تووشی چ پرزگەرێکوانە بن حتا این هەین
بۆ پێک بە پیرۆ خەرەوە مەمنون ئەفکاری ماوەڕام بەختیار پۆی دەست خۆش ئارام زۆر سوپاس سلێمانیت گەلمەدە بەڕاستی کارێکی باش دەکە بە هەماهەنگی هەم ئافرەتەکان هەم پیاوەکانیش لەو بەڕێوەبرایەتیە کارەکەن و مادونە ئاسانە کارەکەن دەستان خۆش بێت هەر بژی بێژە بەرەف مامۆستا بەچ مامۆستا مەل وێری ڕاوەستانت خۆدیش بیرۆم بچوو وتم خەڵکێک هەیە تەلەفۆنمان بۆ دەکە مامۆستا مەبەستا من ئەهەوەیە کابراایەکی دراوەڵ سەر کیستەیەکی کردی بۆ نمونە ئەز خۆ هاژای بێژم من غیبەتە هاژای کرد من درەو سەر کیستی وێ کرد پشتینگە ئەس پەشیمان بیم ئەس دلێ خوددا پەشیمان بیم تو بەکرە و استیغفار کێشان منیش گردنم ئازا کردی نەنە تەهاژێنینە هاتی مەدە باشە من داخوازە لێبوری ژێ نەکریە و داخوازە گەردن ئازاییە ژێ نەکریە ئەمە مگوتەمە ئەس شەرمە هەکە ئەس دلێ خوددا توبە بکەم و استیغفار بکەشم ئەو گوناه دە سەرمە ڕابەتیان ئیلا بێت بچمە دەفاژێ و داخوازە لێبوری نەژێ بکەم تەپان بچ نەگوتی ئەوەشدا من غیبەتە نەکریە داوا نەبێت بەس نمونە ئینشاءالله خەچی ڕوونە خۆی کاکژوان ئێمە هەندێک حەقمان هەیە پەیوەندی بەخواوە هەیە هەندێک حەقیشمان هەیە حەق و ناسە جا ئەوانەی کە پەیوەندی بەخواوە هەیە ئەوانەی کە پەیوەندی بەخواوە هەیە تۆ سنووری خوای پەروەردیگار دەبەزێنی ئەگەر تەوبەیەکت کرد تەوبەیەکی نەسوح نەگەڕایتەوە سەر گوناحەکە خوای گەورە هەموو گوناحەکانت ڕەش دەکاتەوە و هەروەها پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرموێ ئەگەر ئەو ئینسان ڕاست بکات لە وعد و پەیمان و بەڵێنێ بەکە بە خوای گەورەیدایە خوای گەورە ئەو گوناحانەی کەوا کردێتی لۆشی دەگۆڕی بە چاکە ئەوەیە ڕەحمی خوای پەروەردیگار بەڵام هەندێک شتمانی حەق و ناسە یعنی دەبی ئیلا خودی کەسەکە گەردەن ئازا بکە تۆ پەشیمان دەبیەوە کە بوختانێک یاخود غیبەتێکت کردووە بە کەسێک ئێستا پەشیمانی پاش ساڵێک پاش 2 ساڵ دەبێ ئیلا بچی گردنی خۆت بەم کەسە ئازا بکە گردنی ئازا کرد بۆ نمونە من گردنی و کەسێک قسەیەکەکە من گردنی ئازاکەم لێ خۆشبوون هەیە بۆ کەسانە لای خوای گەورەش لێ خۆشبوونی هەیە ئەوە حەقی خۆتە کە لە خۆت خۆش بووی ئەوە ئەم کەسە خوای پەروەردیگارش دەی خۆش دەبێتن بەڵام هەندێک کەسمان هەیە کە گوناح دەکا مەسەلەن چونکە ئەو زمانە وەکو ئیمامی غەزالی دەفەرموویە زۆر شەڕی پێ دەکرێ زمان زۆر شەڕی پێ دەکرێ بەڵام خەڵکێک هەیە هەر هیچ حسابێک ناکا بۆ ئەوە وەکو خوای گەورە دەفەرمووە تەحسەبونەه هەینا وهو عند الله عظیم ئەو وا دەزانی هیچ نییە بەس لەکە خوای گەورە زۆر زۆر گەورەیە پێغەمبەر دەفەرمی هەندێک قسە هەیە ئینسان دەیکا فکریشی لێ ناکاتەوە هیچ فکری لێ ناکاتەوە بەڵام ئەگەر فڕێ بێتە ناو بەحر بۆ گەنی دەکا ما يتبين فيها هیچ تەبەیونی تێدا ناکا لێ ناکۆڵێتەوە یەکسەر دەیکا جا ئێستا بەداخەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئێستا ئەم شتانە گەلێک زۆر بووە چونکە ئەمڕۆ وەسائلی بوختانکردن و غیبەتکردن و درۆکردن گەلێک زۆر بووە تۆ ناتوانێ هەمویان کە بکەیت تەماشای تۆڕە کۆمەڵایەتەکان دەکەی بەکارهێنەرەکانی بەشێکیان هەواڵی ناڕاست بڵاو دەکەنەوە یاخود دەیانەوێت لە کەسایەتیەک بدەن جا ئەم کەسایەتیە کەسایەتێکی ئاینیە کەسایەتێکی سیاسیە یاخود دەوڵەمەندێکە کەسێکی ناسراوی ئەم وڵاتەیە دێ بەس بۆ ئەوەی لە کەسایەتی ئەو بدا دێ بوختانێکی پێدەکا لە پەیجەکان بڵاو دەبێتەوە خەڵکێکیش هەیە بەبێ معلومات لایک دەکایان کۆمنت دەکە ئەوانەش هەمووی گوناحە تۆ بەشداری کردووە لەگەڵ ئەم کەسە جا بەداخەوە هەندێک کەسمان هەیە ئەوە قسەیتیان دەڵێ وەڵڵاهی ئەگەر وانە بێ خەڵک واناڵێ ئەوە خۆی لە خۆیدا تەصدیقکردنی ئەم گوناح و ئەو بوختان و ئەو غیبەتەیە تەصدیقی دەکات تەبەحسە تۆڕی جوواکی کرد بوو نمونە کابراەک وێنەکی دەگرت جهەکی مەسەلەن ڕەنگە دلویە پێخۆش نەبێت یان ئەو مەجلسە ئەو لێ پێخۆش نەبێت بەس دەوێنێکی گرت و بڵاو کرد سان دێنەوێسە دەمەکی خۆش گەل فلانی دەمەکی خۆش ئەن فلان جهی ئەڤەژی بدرە و حسێبە یانژی تشتێکی اعتیادیە تۆڕە جوواکی بەڵاو شتێکی اعتیادیە بەڵام کە لە قانونی عقوباتیش ئێمە زارێکیان لە دەورەیەک بووین کەسێکی مختص بەم بوارە کە لە مەحکەمە حاکمە و محاضرەیەکی پێشکەش کرد وتی تۆ لە شوێنێک دانیشتووی کەسێک ڕستم دەگرێت تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاوی دەکاتەوە ئەگەر ئەم کەسە پێی ناخۆش بێ و دەعواتە زیر بکاتن ئەم کەسێک کە بڵاوی کردوتەوە سزا دەدرێتن نازانم سزایەکەی چیە بەڵام لە قانونی عقوباتیش لە مەحکەمەکانیش ئەم شتە هەیە ئەگەر کەسەکە ڕەزامەند نەبێت تۆ بچی وێنەی ئەو بڵاو بکەیتەوە بەبێ ڕەزامەندی ئەو عقوبەی لەسەرە ئەو بابەتێکی چدا مەسەلەن ئەگەر بەس کابرال جهەکیە ڕەنگە مەجلس نێوەبدرێت بێت هەندە کەس لێرێ بن نێوەبدرێت من بەس چونکی بەرژەوەندیەکە هەی دەڕسمەکی گرت بڵاو کرد دەمەکی خۆش گەل فلان کەسی
شتێکی ئاسایی چ گونە تشتێک سەر نین شتێکی زۆر ئاسایی جارما زۆر کەس هەیە تو ڕابێ ئیتر بەهۆیش دەنگە دەنگێ شەڕێکەوە عسەبێتی گرێ لە داخی دڵی خۆی لە هەڵچوونی خۆی بوختانە بۆ بەرامبەرەکەیەکە یاخود غەیبەتێکی خراپیەکە ئەمە چۆنە وەکو پێم وتی دەبێ کە پەشیمان بوو تووڕەبوونەکەی ڕۆی ئەوە دەبێ بچی گەردەنی خۆی بەم کەس ئازاب کاتن چونکە بوختان زۆر کارەساتێکی گەورەیە یعنی ئەوانەی بوختان دەکەن ئەوانەی شەڕی زمان دەکەن یعنی ئەو شەڕانەی کەوا زمان دەیکا کە ئیمامی غەزالی کتابێکی گەورەی هەیە کتابێکی زۆر عەزیمە بەناوی ئافات و لیسان ئەو بەڵایانەی کەوا زمان دەیکا جا دەبێ ئیلا گەردەنی خۆی بم کەسە ئازاب کات تۆ ناکرێ بەهۆی ئەوەی کە تووڕەبووی بچی بوختانێک بە کەسێک بکەیت ئەم کەسانە لە ڕۆژی قیامەتیش مفلیسن پێغەمبەر سەلام بە سەحابەکانی فەرموو ئەتەدڕونە مەل مفلیس ئایا دەزانن مفلیس چییە ئەوانە جوتیان مفلیس لای ئێمە ئەو کەسەیە کە دینار و درهەمی نەبێت پێغەمبەر سەلام فەرمووی إن المفلس من أمتي يأتي يوم القيامة بصيام وزكاة وصلاة ويأتي قد شتم هذا وقذف هذا وأكل مال هذا وسفك دم هذا وضرب هذا فرموي مفلس لأمتي من أوير لروج قيامة ده نوێژێکی زۆری هەیە زەکاتێکی زۆری داوە ڕۆژێکی زۆری گرتووە بەڵام زونەی بەو داوە بوختانی بەو کردووە و خوێنی ئەوی ڕشتووە لەوی داوە ماڵی ئەوی خواردووە جا لە ڕۆژی قیامەت ئەم کەسە دەبێتە مفلیس هیچی پێنامینێ جا ئەوانەی کەوا ستەمی بەرامبەریان کردووە و بە زمان ئەزیەتی داون ئەوە داوای حەقی خۆیان دەکەن حەسەناتی ئەم کەسە بوختان چییە ئەم کەسێک کەوا لە خەڵکی داوە یاخود جنێوی بە خەڵکدایە لە ئەم کەسانە دەچن کەوا بوختان و جنێوەکەیان پێدراوە جاجاری وایە حەسەنات و چاکەکان بەش ناکە خوای گەورە گوناحی ئەوان دەینی بەملی ئەم گوناحبارەیدا و ئەگری بەردیە پارێت خۆ بەڵێ بەڵێ باش مامۆستا ئەم دەبینە کارەسەتا ماستەر کابرای درا و کرد و سینجی سەرخوار بوون و منە خودێم وە نەگوتیە خودێم وە نەکردیە ئەvە گونەهاوی دەب لە ماسترە یانجی هەر ئەپوی گونەی حسابە درە و خۆی ئەگەر خارنجی یان ئەگەر کەسێک درۆ بکە ئەوە عقوبەی درۆیەکەی دیارە لە ڕۆژی قیامەت عقوبەی خۆی وەردەگرێتەوە کە تازە باسمان کرد ڕەنگە لە ڕۆژی قیامەت مفلیس بە هیچی پێ نەمینێتن لەوانەی نوێژی هەبی ڕۆژیشی هەبیتن بەڵام ئەگەر سوندیشی خوار بەدرۆ ئەوە کەفارەتی سوندیشی دەکەوتە سەرێ یعنی دوو گوناحی لەبەوە هەیە گوناحیشیان ئیدرۆکردنەکە گوناحەتیشیان ئی سوندەکەی کەوا بەدرۆ خواردوێتی ئەوە کەفارەتی سوندی دەکەوتە سەر یان فەقیر دەبێ نامدا یاخودش دەبێت 3 ڕۆژ بە ڕۆژ یعنی بلی گەردەن ئازاکیریە بێت چ جیب کرد کەفارەتی سوند خواردنەکەی لۆ ئەوەی کەفارەتەوەی چ بی یان 3 ڕۆژ دەبێ بە ڕۆژوو بێ کەفارەت الیەمینی پێدەوترێ یاخود 10 فەقیر نان دەدا باشە زۆر جارما مستعبینین بوختان بۆ کەسێکن کە لە ژیانیشان نەماوە جا ئەوە خەتەرە چونکە پێغەمبەر لە فەرمی ئوذکوروا مەحاسینە مەوتاکم ئێوە باسی باشیەکانی مردووەکانتان بکەن بەڵام ئەو دەچێت کە شەیتان دەستی لێ شۆردۆتەوە ئەو دەچێت لە پاش مردنیشی باسی دەکە یعنی بەڕاستی کارەساتە یعنی کارەساتێکی زۆر گەورەیە ئەتوو بە زمان خەڵک ئەزیێر بدەیت و بزات پاش مردن و گوناحەکەی گەورەتریشە يعني والله خدي جرازي كبراك مثلا رزيل بي خدي جرازي يعني هردو بيك إيشي مسلمان ستر بكاه إيشي مسلمان سترة إن الله حيي ستير يحب الحياء والستر خواي قورا يقل صفات كاني أويا عيب دادا بوشي وهروها أو كسانشي خوش دبي كواش شرم وحياة هي وهروها إيشي شيان أويا عيبي خلشي ستر دكان دايدا بوشن نك لنا وخلشي فزعي بكن وعيب عاري آشكرا بكن ومسلمانش أويا المسلم بنصري والمسلمون من لسانه ويده يعني مسلماني تواو أو كسي كوا خلشي لدست لزماني أمين بن يعني تو بزمان أزيتي خلق ندي تمام إيش الله خدمة همية بارز مسألة باش ما مستل دست بيك من مسألة بحث كير ونيفي جيدا وجا أزيدو ما هيك تأكيد سركم دايك بابا زاروك كيوان دايك تجري بيشتي باش هذا تشينا سيكي فلان تشتي وذكرهم جدراو هذا تشينا فلان جهي جدراو حتى ترى ده دايكو باب وقت كن زارو كتوانا فيري دراوي بنو وكمالجها ما طيب تيجي ولات المسلمانة أفدراوي هيدي ديال زارو كمازن بد حتى أو جي مازن بخوي مسألة درو كردن
ئێمە دەبێت لە نێو ماڵەکانی خۆمان و ئیشی لەسەر بکەین پەروەردەیەکی تەندروستی منداڵەکانمان بکەین چونکە یەک لە هۆکاری زۆربوونی درۆ ئەوەیە لە ماڵەکان پەروەردەیەکی باش نییە یعنی باوک و دایک درۆی لەگەڵ منداڵی خۆی دەکا ئەگەر ناجیح بووی لە قوتابخانە فلانە شتت لە بۆ دەکەم دوای لە بۆی ناکە ئەو قەت درەوە مەسلحەتی حساب نیە بە دروی مەسلحەت حیساب نییە بەڵکو بە درۆش حیسابە پێغەمبەر دەفەرمێت درۆ لەگەڵ منداڵەکانی خۆشتان مەکەن چونکە ئەگەر ئەتوو هەر درۆت لەگەڵی کرد بەردەوام بووی ساڵێک 2 ساڵ دەبتە هۆی ئەوەی ئەو منداڵەش ئەسیفەتە هەڵبگرێ کە ئەو منداڵە ئەسیفەتەی هەڵگرت وەی لێدێ خوی پێوە دەگرێت ناتوانێت تەرچی بکە و هەروەها بێمتمانەییش دروست دەبێ بێمتمانەییش دروست دەبێت لە نێوانی منداڵ و دایک و باوک بۆیە شتێکی زۆر خراپە بۆیە داوا لە دایک و باوکەکان دەکەین ئەگەر قسەیەکیان کرد لەگەڵ منداڵەکان ئەگەر وعدێکیان پێدا وعدەکان لۆ بەنەسەرێ لۆ ئەوەی ئەو منداڵە لە مستەقبل سیفەتی جوان هەربگری نەوەکو ئەو سیفەتانە کە لە ئیسلامەتیدا جێگای نابێتەوە مامۆستا عەبدولجەلیل خۆشناو پێشنەوێژ و گوتەرخوێنی ئاینی تو ئەڤرۆ ستودیۆ دادگەلمەدەوی تا زانیاری گەلێک دانەمەر سەروی بابەتیان مەمنونێتەی نەشعردی حتا ئەسمانی و خودی ڕۆژی نوێژت و قەبیل کێت و هەر سەحەت و تەندروست باش بە ئێمە لە خزمەت داین بەڵام پێشی ئەوەی بەزێتان بێڵم پەیامێکم هەیە پەیامەکەی منیش ئەوەیە ئەو بەرنمەیە چەند ساڵە لە مانجی ڕەمەزان وابزانم نزیکی 2 کاتژمێرتان بۆ تەرخان کردووە پەیامنێرەکانیشتان لە شارەکان شتی جوان پیشانیان خەڵکردن بەڕاستی ئەوە بەرنمەیەکی سەرکەوتو ئێمە لە ناو خەڵک داینە خەڵک زۆر مرتاحە بە بەرنمەی ئاوە بەرنمەکانتان هەم لە خزمەتی ئەو مانگە پیرۆزەدایە و هەم لە خزمەتی مسلمانانیشدایە بەڵام داوایەکەم لە بەڕێوەبەری گشتی ئەم کەناڵە و لە بەڕێوەبەری بەرنمەکانی ئەم کەناڵەش ئەویش ئەوەیە با ئەم بەرنامانە لە دوای مانجی ڕەمەزانی شەر بەردەوام بێ چونکە خەڵکی ئێمە مسلمانە دڵی بەم بەرنامانە خۆش دەبێ و داوایەکیشم هەیە لە کەناڵەکەی ئێوە و لە کەناڵەکانی تریش لە هەندێک لە کەناڵەکانی تریش بەداخەوە هەندێک جار بەرنامەی دینی پێشکەش دەکرێت بە ناوی ئەوەی کەوا خزمەت دەکا بەدین بەڵام ئۆندەی زەرەری هەیە لۆدین قازانجی نیە لۆدین بۆیە داوا دەکەم یعنی ئەم بەرنامانە ڕەچاوی ئەوە بکرێتن کە خەڵک لەوانێ لە شعوری بدرێ و لە دەرونی ئازار بنێتینە مامۆستا پێشنیارێتە سەرسەرێمە و سەرچۆوێتمە ئەف پێشنیارەتە تەب ئەندێ گەینە دەستێ بەشێ بەرنامە تایبەتیژە ڕێبەبەرتیا دەستگەهی و هەممی هەوڵەکەیش دێ دین و زێدەتر خزمەتە هەم ئاینی ئیسلامی هەمژی کۆمەلگا و کوردیژی بگشتی حەزم کرد پەیامەکە لێ ڕابگەینم نەوەکو لە ڕێگای میمبەر و لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتیەکان ئاوا باشتر دەکا ئەوەی ئێمەش دەڵێن هەمووی لە دڵسۆزیە چونکە ئێمە تەواوکەری یەکترین پێی بە خزمەتێکین دا پێی بە کۆمەلگاومە جوانتر و پاخشتر بێگومان لە کاتەکانی کەشە ئێمە ئەومان وەلانە ناوە کە چەندین بەرنامەی ئاینی و زۆر بە ورد و درشتیش باسی ئەو بابەتانە ڕاستە بەڵام ڕەنگە کەسی پێشکەشکار بێلایەن نەبی زۆر مهمە ئەوەی بەرنامە پێشکەش دەکا کەسی بێلایەن بی هەممی هەوڵەکەی دین زێدەتر خزمەتێک ئینشاءالله هەر ئەوەتانی ساوەڕان دەکرێن زۆر سپاس بەخێر هاتی ئاوادان کردەوە زۆر سپاس هاوکارمان سۆڤان بەرگەیەکی بۆ ئامادەکردوین دوێنێکە بەربانگ وەخۆ بەرگەی کە تۆش ئامادە کردبوو ژوان بابزانین ئەوەی سۆڤان چۆن بەڕێوەزانین ڕۆژێت بێتە تو دێکیڤەتی بزانین ئەرکی ئەمەوەیە کە هونەرمەندەکان بەسەرکەینەوە زین سۆڤان چۆتە لای هونەرمەند سەلام کۆیی کە بەسەری کردوتەوە و بەربانگ و ڕۆژوشکاندنی لەگەڵ ئەو هونەرمەندە کردوتەوە بابەیەکەوە بیبینین بەرەف ماڵا هونەرمەندێ خۆشتوی بەڕێ سەلام کوی و دا پێک بابزانی کە سۆڤان خان و مامۆستا سەلامی چه فتارێک پێک بە حەزر کرێ دا ببینی سڵاوتان لەبێت لە بڕگەی بەربانگ ئێرە هاتوونێتە گەڕێکێکی شاری هەولێرەوە و ئەم ماڵە ماڵی کەسایەتیەکی هونەرمەندە کە ناسراوەوە بۆ بەتایبەتی بۆ جیلی هەشتاکان کە ئەگەر تەنها بەس ناوێکی بهێنم بڵێم هەبوو نەبوو عەزەی قۆڵبڕ یاخود حاجی یادگار یاخود باسی ئەوە بکەم بڵێم تاپ و حەقیچیە دەزانن کە ئەمە ماڵی مامۆستا سەلام کۆییە و ئەمڕۆ ئێمە میوانی مامۆستا سەلام دەبین.
سڵاو لێبێ مامۆستا یاخوا هەمیشە تەندروست و لەش ساغ بیت ئێمە لە پرۆگرامی پاشیڤەوە هاتوین ببین بە میوانی جەنابەت بزانین تااقەت و خوڵقی ئەوەت هەیە کە میوانداریمان قبول بکەیت زۆر سپاس بژیت زۆر سپاسەکەین چەند پرسیارێکی تایبەتی ژیانی خۆتت لێ ئەەکەین و پێکەوە بازاڕیەکەکەین ئەگەر ئامادە بیت بژیت سپاس دەکەین بە یەکەوە ئەچینە دەرەوە بازارەکەمانەکەن دوایە دێنەوە بۆ ماڵەوە تا بفەرمە بژیت زۆر سپاس. ماسا هەرچەند ناوایە زۆر ئەوەنە تۆ ماندوو بکەین لە ڕووی تەندروستیەوە تۆنە تااقەتی بازاڕە نییە بەڵام دەست خۆش هیلاک بووی لەگەڵمانە ئەمڕۆ زۆر سپاس دەکەین ئێستاش با بەیەکەوە بچین خواردنەکە ئامادەکەین گەر ماڵەوە بژیت زۆر سپاس. مامۆستا سەلام ئێستا تۆ ئەو بامەیە وردکە و منیش گۆشتەکە وردەکەم و هەنێ پرسیارە لێکم هەتا بە خودای شەڤانجان کۆرۆنە فێری ئەوەی نەکردم 2 مانگ لە ماڵێ بوو ئەتو باخیری عمری دەمکەیە هەمە ژنانی نا مامۆستا ئەی ئەم تۆ دووانگە لە ماڵەوەی چیتە کرد؟ هات پاڵمدا بۆ دەنووسم هەر پاڵەکەوتی هیچ یارمەتی خانمت نادا؟ ناوەڵڵا ئیشی من نییە باشە با بینە سەر ئەوە مادام لە خواردنە پاڵت داوەتەوە دیارە حەزت لە خواردنەوە بە ئامادە بێتە بەردەسێ ئەرێ وەڵڵا حەزت لە چ خواردنێکە زیاتر؟ وەڵڵا هەرچەبی بەڵام شلەبی باشترە بەڵام شلەکەش گۆشتی تێدابی هێشتا باشترە زۆر باشە ئینجا ماسە پێم بڵێ چەندانە مناڵت هەیەخوا لێت نەستێنێ ئەمان لەخوای گەورە بە زیادبی چارم هەیە 4 منداڵم هەیە 1 لە 2 کوڕ و 2 کچم هەیە باشە مامۆستا تۆ زۆر ئەڵێن دڵناسکی و هەستیاریشی لە هەمان کات کامێک لەوان چوونەتەوە سەر خۆت وەڵڵا هەر 4 حسابە وەکو یەکن ئەرێ وەڵڵا ئەرێ وەڵڵەس وەکو بڵێ جیا لەسەر پەنجی خۆی دەڕوێتەوە دوی بە من چووە و ڕێچکەی فەنەکەی گرتیە و ئاشتیڤان کوڕە گەورەکەمە لاوانیش کوڕە گچکەکەمە بەڵام 2 کچەکەم هەردووچیان علمین زانستین ڕێچکەی زانستیان گرتیە زیاتر هیچ کامیان حەزیان لە هونەر نەبوو ئەگەر حەزیان لێ بووای ڕێگر نابووی نەخێر اینجا ئێستا باسیەوە بۆ بکە کە ئیبراهیم حەکیم لە ئەم کارە نوێیە لەگەڵ تا کۆبۆتەوە چه هەستێکت بۆ دروست بووە من گەڕیتەوە وەکو ئەوە وایە ئیبراهیم حەکیم هەمیشە لەگەڵم بووە ئەگەر لەو درامایە لەگەڵم نەبوو بێ ئەو کارێکی هونەری پێس پێدراوە ینی هەمیشە لە یەکس کە بە یەکەوە بوو بەڵێ هەمیشە بەڵێ بە یەکەوە کارتان کردو بێ ئیش نەبوونەیەکی نەخێر بابی لەسەر بابەتێکی تەندروستی سامانگی ڕەمەزانەوە ئێمە خەریکی ئامادەکردنی بەربانکین و پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێت دووشتی زۆر گرنگ هەیە کە ئەبێ مرۆڤ چاودێری بکات یەک کات 2 تەندروستیە بێ بایەخی پێ بدەیت تۆ بایەخت داو بە کامیەک لەوانە من کاتی خۆی زۆر گرنگیم بە کاتدا کات لەکرا من زۆر زەرور بوو بۆ نمونە ئەگەر مەوعیدم لەگەڵ کەسێک هەبە یان مەوعیدم لە کاتی تۆمارکردنی بەرهەمێکی تەلڤیزیۆنی هەبە یان مەوعیدم لە ناو هۆڵی شانۆ هەبە من دائیمان ئەوە نەزەریەی من بوو کە چارێگەک پێشی مەوعید من لەوێ ئامادە بووم کاتەوە تا ئێستاوە نەمان نەماوە با کاتەکەمان زیاتر لەوە نەڕوات من هەر ئەم 2 پارچەیە ماوە لەت یەکەم و ئەچین بەربانەکەمان حازرەکەین بە یەکەوە با زوو بەربانکەین باش با بچین باش بۆ وەردە کۆڵکردنەوە لە دوای ئامادەکردنی بامەیەکی کۆیی گەڕینەوە لاتان کە هەرچەند 2-3 دقەیەک لە بانگی مەغریب تێپەڕیوە و بانگی فەرمووە ئێمە ئێستا بەربانگەکەینەوە لەگەڵەوەشا گفتوگۆ لەگەڵ مامۆستاکەین زیاتر و زیاتر بابزای مامۆستا چی پێخۆشە بۆمانی باسکەوە ئێمەش پرسیاری لێکەین بەرنامەی ئاوێنە
یەکێک بووە لە هەرە بەرنمەکان کە بەهێزترین پرۆگرامەکان بۆ کە تەنزامێز بۆ نەقدیشی گرتووە. ئەجا باسی ئەو پرۆگرامم بۆ بکە خۆت پێشکەشکار بوویتەتیایش. بڵێ ئامادەکار و پێشکەشکار بوو. چی بوو ئەو بەرنامە؟ ئەو بەرنامە تەنزامێز بوو، ڕەحمم بە کەس نەدەکرد، نەبەم لا نەبەولە، خۆم گوێم لێ بووە و تویانە ئەوە کەس نییە گول لە چوی لێدا بیکوژی لە کۆڵمانی کاتەوە ئەمەندە نەقدی ئەگرت؟ بەڵێ بڵێ ڕەخنەکانم وازەح بوو بە بەڵگەش بوو. جارێکیان جەنابی سەرۆک ئەمنو کاک ئیبراهیم حەکیمی بان کرد لەسەر بەرنامەکە، گوتی ئەمن نەمدیتە بەڵام بە پێی ئەو راپۆرتانەی کەلۆم هاتێ دەستخۆشت لێ دەکەم. دەستت خۆش بەردەوام بە بەڵام یەک ئامۆژگاری گچکەم هەیە. گوتم فەرموو جەنابی سەرۆک، گوتی بەبێ بەڵگە هیچ شتێک مەکە. ئەگەر بەڵگەت بەدەستەوە بوو لەسرە منیش بوو دەستم لۆ درێژکە بڵێ لە مەسعود بارزانی لەگە تومە. لەم پرۆژە تازەی کە ئێستا کاری تیاعەکە ئەم دراما نوێیە کە ئێستا هەیە، بڵێ چەندێک وای لێ کردووی کە دووبارە بگەڕێیتەوە ناو ژیانی دراما و وەکو جاری جاران هەستی پێ بکەیت و فترێکی زۆر بوو کە درامات نەکرده بوو، هەستت چۆنە بۆی؟ ببوورە من ماوەک بوو لە بازاری کە دەڕۆیشتم هەموو خەڵکەکە بە تایبەتی هەوادارانم دەیانگۆ ئەوە لۆ ئەتوو دیارنی دەمگۆ لە چێ دەیگۆ لە شاشەی دەمگۆ وەڵە ئیشە چوهانەیە خۆی لێدەم. دوای ئەو ئیشە هات ئەوش لۆی خۆم لێدا ئیشەکەم کرد هەتا خەڵکی بزانێ ئەمن مایمە و ئینشاڵڵا هەر دەمێنی و هەر ئێمە بینەری هەموو کارە جوانەکانی تۆ ئەبین. تۆ قوتابخانەیەکی بەڕاستی بۆ هونەرمەندەکانی کە ئێستا تازە پێدەگەن جێگەی شانازی و سەربەرزیە بۆ هەموو کوردستان، سەروەتێکی مرۆییە کە ئێمە دەبێت شانازی پێوە بکەین. پێمان خۆش بوو کە بینەر و بیسەری پرۆگرامی پارشیف بوون و لە بڕگەی بەربانگ لەگەڵ ئێمە بوون. دەستخۆشی بۆ سۆڤان و بۆ ئەو هونەرمەندە ئازیزەیە بۆ هیواین تەمەندرێژ بێ و هەمیشە سفرەی ئاوەدان بێت. بجاوی سڵاوەکە تایبەت بۆ مامۆستا هونەرمەندێ خۆشتوی سەلام کوی ئیشڵا هەر تەمەندرێژ بن و دیارژی بی سۆڤانە یا دەستڕەنگی نەبوو خواردنێ. بجاش بەرچووەت بێژم بێجا ئەکینو کە سۆڤانژی سات کتێ ئەڤێرێ تەکید بی وەلو دهیگوت بی پشتێنگێ دێ خورمینم یعنی خوش خواردنێڤەت زیچکی مەوعدەکە ژێ وەرگرتی خواردنەکە بمەبینێت وەعدەکەشتەشی وەرگرتی شەربەتە ڕەش بوومەبینی خۆب سەرڤە لێ نەدە نانابە چاوانەی هێنم جا ئەم داوت بەرەف تەوەری خوێ تەندروستی بە بچینی ئەفشەوە تەوەری مێ تەندروستیش ئەفشەوە تەوەرێکی جدایە و تەمان دەمیشدات تەوەرێکی گەلێکی تایبەتە گرێدای هەمی مرۆڤێکی تایبەتیژی هەیڤا ڕەمەزانە پیرۆزدا ئەوژی تەوەرێ هەڵچوون تۆڕایی تایبەتیژی هەیڤا ڕەمەزانە دا گشتیشیت گەل هەمی مرۆڤە ئەڤروش ستودیۆدا ستودیۆ پاشیڤ ئەفشەوە میوانی من دکتۆر سامان شەریف هەپسپۆرێ دەرونی و نەخۆشیە دەرونی دکتۆر تو گەلە گەلە بخێرهاتی بەخێرهاتی ڕەمەزانە پیرۆز ڕۆژی نوێش قەبیل تەندروست باش من بەو هیواین زۆر سپاس دکتۆر با یەکسەر لەوە دەست پێ بکەین تووڕەبوون و هەڵچوونەکان لە سەرەتا ڕۆژەکانی مانگی ڕەمەزان و زۆر زیاترەکە هەتا هەفتەیەکیش ئەمە هۆکارەکەی چییە بۆچی ئەبێ وابێ و چارەسەرەکانیشی چییە؟ بەتەکیید هەڵچوون و تووڕەبوون و یعنی تەحمل نەکردن لە بیدایەتی ڕەمەزان وەکو جەنابەت باست کرد هەتا لەگەڵ دۆخەکە ڕادەی ئاساییە ڕوو دەدات بۆ لەبەر ئەوەی خاستن ئەوانەی کە ئامادەکاریان نەکردووە بۆ ڕەمەزان ئەگەر بێت و یەکێک پێش ڕەمەزان بوون مونە چەند ڕۆژێک بۆ ڕۆژوو ببێت لەوانەیە ئاسایی بێت ئەو حاڵەتی توش نەبێت و بە تایبەتیش لەو کەسانە هەیە کە لەوانەیە لەگەڵ ڕۆژ و زۆر تەبیعیان زۆر باش نەبێت یان ئاشنانە بنیان هەندێک شت هەیە کە لە هۆکارەکان باسی دەکەین پێش ڕەمەزان خۆیان پێوەگرت بێت لە کاتێک کە ڕەمەزان دێ لەو شتانەدا دەبڕێن ئەوە هۆکارەکەی دەبێتە ئەوە تۆڕەبوونەکە بەس بە شێوەیەکی گشتی لە ڕەمەزاندا تۆڕەبوون بۆ ڕوو دەدات بە تایبەتی لە دوای نیوەڕەوە یان دوای عەسرەوە کاتژمێرەکانی کۆتایی بە ڕۆژوبوون لەو کاتانەدا تووڕەبوون و هەڵچوون زیاد دەکات ئەویش هۆکاری هەم دەرونی هەم فسیۆلۆجی تایبەت بەخۆی هەیە یەکێک لە هۆکارە گرنگەکان ئەوەیە کەمبوونەوەی ئاو لە جەستەدا ئێمە وەکو دەزانین مێشک پێکاتی مێشک لە 175 ئاوە بە ئاو کار دەکات خانەکانی مێشک
لە کاتی بە ڕۆژوبوونیش بە تایبەتی ئەو ڕۆژگارانی کە ڕۆژەکە درێژە گەرما زۆرە نیسبەتی ئاو لە کۆتاییەکانی ڕۆژەکە ئاو کەم دەبێتەوە لە مێشکدا بۆیە سەبر دەبینیت ئەوە دەبێت تووڕەبوون زیاد دەکات مێشک وەکو بە شێوەیەکی باش کار ناکات یەکێک لە هۆکارەکانی تر ئەوەیە کە هەروەها نیسبەتی نیسبەتی گلوکۆز دەبینی لە جسم لە خانەکانی مێشکدا کەم دەبێتەوە کە گلوکۆزیش بەشێکە لە تاقەی ئینسان ئەوەی کە ئینسان ئینێرجی و تااقەتی پێوەردەگرێت و هۆکاری تریشی ئەوەیە بەڕاستی هەندێک کەس هەیە کە ئاڵودەیە یان زۆر بڕێکی زۆر جگەرە و مادەی کافاین و ئەو شتانە بەکاردەهێنێت دەبینی لەو کاتەدا کە بە ڕۆژوو ینی لەو شتانە دەبێتەوە جگەرە و شتیواوەکو پێویست بەکار نایێنێ یعنی کە بە ڕۆژوەگرەکە جگەرە بەکار نایێنێ و چا ناخواتەوە مادەی کافاین لە جسمی نامێنێ ئەوەش تۆزێک لە تەوەتور و قەلەقی ئەو شتانە باشە دکتۆر مادەم هۆکارەکانی لەژێر کۆنتترۆلی خۆیانە یەو کەسە کەواتە تووڕەبوونە ئاساییە ئەو تووڕەبوونە ئاساییە بۆ کەسێکە بەڵێ تاڕادێک دەتوانین بڵین ئاساییە لە ڕەمەزاندا ئینسان تووڕە بێت بە تایبەتی لە پاش نیوڕانەکان کە وەکو گوتمان نیسبەتی ئاو گلوکۆز کەم دەبێتەوە بەڵام ئاسایی نییە کە دەربڕینەکەی زۆر بێت و تووشی شڵەژانێکی زۆری بکات و نەخۆشی و بۆ نمونە وەکو تونند و تیژی لە ناو ماڵدا دروست بکات و کاتە ئاسایی نییە بەڵام کە بێت و تەنها بڕێکی کەمی تووڕەبوون بێت ئەو ئاساییە هەمومان تووڕە دەبین باش دکتۆر باش هەڵوێری گرنگ ئەوە تووڕەبین سیفەتە یانژی نەخۆشیە تووڕەبوون هەردووچێتی هەندێک کەسێ هەر بە سیفەت و بە تەبع بە کەسایەتی تووڕەیە هەندێک جاریش نەخۆشیە بەڕاستی دەبینین تووڕەبوون کە زیاد لە حەد بوو و بە هۆکارێکی کەم و بەبێ هۆکار ینی تووڕەبوونەکە ڕووداد ئەو کاتە دەبینین کە نەخۆشیە ینی هەندێک جۆری کەسایەتیمان هەیە دەبینیت ئەوەیە کەسایەتێکی نۆرمال نییە ئەوە تووڕەبوونەکەی نەخۆشیە بەڵام هەندێک جاریش دەبینیت شتێکی ئاساییە لە ڕەتفعل لە بۆ ئەو شتانەی کە ڕوو دەدات بۆ نمونەوەکو گوتمان کەمبوونەوەی ئاو لە لەشی ئینساندا یان کەمبوونەوەی گلوکۆز مادەی گلوکۆز کە خەڵک برسی دەبێت گلوکۆز کەم دەبێتەوە کۆمەڵک هۆرمۆنی سترێس دەردەدرێت لە جسمی ئینساندا ئەو کاتە ڕەتفعلێکی فسیۆلۆجی طبیعیە هەموو ئینسانێکەوەی بەسەردادێت دەتوانین بڵین نەخۆشی نییە ڕەتفعلێکی طبیعیە بۆ ئەو هۆکارانەی کە تووڕەبوونەکەی دروست کردووە باش دکتۆر ماسم ئەم دەوروبەرێتمە ئەم بینین هەمی گەڵۆیەوە دیۆرە فلان کەسیە تۆڕەیە فلان کەسی گەلێکی هێمن و سەرخۆیە گەلێک دەگمەن تۆڕەت بن چ تشتێکوت کرد ئەف جوداهیەت نیڤبەنەوەن دوو کەساتیە داهبن بەڵێ جوداییەکە دەگەڕێتەوە بۆ جۆری کەسایەتی ئەو دوو کەسە بەڕاستیە مە هەند لە ژیانی ڕۆژانەمانشدا دەبینین ینی هەرە ناو عایلەکانی خۆشماندا دەبینین کەسێکمان لە کەسێکی تر تووڕەتر و هەڵەشەتر و بەپەلەترە هەندێک کەسیش دەبینی تەبیعەتی ئارامە لەسەر خۆیە حتا کە لە کاتی بە ڕۆژبوونیشدا دەبینی سەیتەرە و کۆنتترۆلی لەدەست ناچێت زۆر کەس دەبینین وەکو ینی ڕۆژوشی گرتووە و ڕۆژوەکەشی وەکو گوتمانە ئەویش ئاو لە جستەیدا کەم بۆتەوە نیسبەتی ئۆکسجینیش کەم بۆتەوە بەڵام تووڕە نابێت ئەوە دەکەوێتە سەر جۆری کەسایەتی ئەو کەسە یان خۆ ئامادەکردن بۆ ڕەمەزانەکە بۆ بە ڕۆژبوونەکە ئەوەش زۆر زۆر مهمە بەڕاستی جیاوازەکە بۆ ئەوە دەگەڕێتەوە تەبیعەتی فسیۆلۆژی ئەو دوو کەسە و تەبیعەتی کەسایەتی ئەو دوو کەسە لە ڕووی سایکۆلۆژی و لە ڕووی دەرونیەوە بەڵێ دکتۆر باسیەوە کرد کە کەمبوونەوەی ئاو لە جەستەیە ئەم شتانە دروستەکە پێم وابێ کەمبوونەوەی ڤیتامین دی یاخود هەر ڤیتامینێک کام ڤیتامینەیەنەکەواکات ئەو کەسە وەکو نەخۆشیەکی لابێت تووڕەبوونەکە هەموو ڤیتامینەکان تقریبن ڤیتامینەکان و کانزاکان و خوێیەکان و وەکو گوتمان مادەی گلوکۆز و هەموو ئەوانە کە لە جستەدا کەم دەبنەوە بە شێوەیەکی گشتی دەبنە هۆکار بۆ تووڕەبوونەکەش وەکو هەندێک جار گوتمان مباشر سەبەبەکە ئەوەیەکە ئەو مادانە بەسوودن بۆ ئیشکردنی مێشک و هەندێک جاریش ناڕاستە خۆی لەبەر ئەوەی لەو کاتەدا جەستە شەکەت دەبێت کە جەشتە شەکەت بوو ئینسان بە تەبیعەتی حاڵ ماندوو دەبێت کە ماندووش بوو بێتاقەت دەبێت بەتایبەت کام ڤیتامینیان زۆر کاریگەریە بێ لەسەر تووڕەبوون ڤیتامین دی ڤیتامین بیەکان بەعام هەموو بیەکان بە تایبەتی B1 و B2 B6 و B12 و هەمویان چونکە ئەوانە کار لەسەر تەندروستی خانەکانی مێشک دەکەن ئەوانەی کە پێی دەوترێ بی کۆمپلێکس هەموو بیەکان بەیەکەوە ئەو بە شێوەیەکی گشتی هەمویان کاریگەریان دەبێت لەسەر لایانی تووڕە باش ئەزانین کە لە ڕەمەزانی شاو خۆراکانە زۆر زۆرە خوڕێت کە دەوڵەمەنە بەو ڤیتامین بەس هەر تۆڕە نەژێت ئاخر وەکو گوتمان هۆکارەکەی ڕەمەزان فەرقی هەیە بەڕاستی ڕەمەزان وەکو لە هۆکارەکان باسمان کرد ئەگەر بێت و هەندێک شت بکەیت ئەو هۆکارانە دەتوانانی ڕێگریان لێ بکەیت دەتوانانی کەمیان بکەیەوە بۆ
بۆ نمونە ئەوانەی خواردنی تەندروست دەخۆن بڕێکی زۆر میوە و سەوزە لە پارشیوان دەخۆن یان هەندێک ممارەسە هەیە ممارەسەی وەرزشی ڕاضە دەکەندا پێش بۆ نمونە لە کاتی ئەو کاتانی کە دوای ئیفتار طبعاً یان لایانی دەرونیان بەقووە دەکەن یان لایانی ئیمانەکەیان بەقووەتە ئەوە تەسیریان لێ ناکە بەڕاستی هەتا ئەگەر نیسبەتی ئەو شتانش لە ناو بزەبت ینی ڕاهێنانە پێش هەموو شتێک ڕۆژوو لایەنێکی معنەویە دەبێت و معنەویان ئیمانیان خۆت بە حاضر کرد بێت ئەگەر خۆت حاضر کرده بوو ئەو گۆڕانکاری فسیۆلۆژیانەی کە لەشدا ڕوو دەدەن وەکو پێویست کار لەسەر ئادەمیزادەکە ناکەن مادەمە بەحسی وان خواردنات کرد ئەوێت باش بەکیمە گوتی هەمی ڤیتامینێک باشن باشە ئەنەزان کار ڕاستە یانژی خۆرافاتە بێژن ئەوێت با جۆن ڕەش کات خونیانێ باینزان بەڵێ زیزی تۆڕەت بن چ ڕاستێک بوو هەیە ئەگەر هەوسابت چ تشتێکی دی هەیە مەسەلەن زیزی مرۆڤ تەنها قسەیە توێژینەوەیکی زانستیمان لەبەر دەستدانیە بۆ ئەوانەی کە دەڵێ طبعیان تووڕێ و هەمیشە هەڵچوون و هەڵەشەن لە ئیش و کارەکانیاندا وەکووە باینجانیان زۆر خواردو ئەوە لە ڕووی زانستیەوە شتێکی پشتڕاستکراوە نییە بەڕاستی زار بەکر سەردی بەس بەعام هەموو سەوزۆمیوەکان بۆ تەندروست ئەو شتێک کە بە شێوەیەکی گشتی بۆ تەندروستی جەستەیی باشە بە هەمان شێوە بۆ تەندروستی دەرونیش بەسوودە بەڕاستی بەش بە شێوەیەکی گشتی ئەوانەی کە بۆ نمونە مۆز مادەی هێمنکەرەوەی تێدایە شیر نەمەنیەکان ئەو مادانی کە شیریان تێدایە بۆ نمونە ئەوانە هەمووی بۆ لایانی هێورکردنەوەی مێشکی ئینسان و ئادەمیزاد بەسوودن باشە دکتۆرەمە باسی خواردنەکانە کرد بەڵام بەو پێی کە پسپۆرەکە لە دەرونیە ئەو کەسانەی کە تووڕابن لە مای ڕەمەزانە بە یاخود هەر کاتێکتر بێ زۆر زوو تووڕابن لە ڕووی دەرونیەوە چیان بۆ بکریا خودت چی کات بۆ خزمەتی ئەو کەمکردنەوەی ئەو تووڕەیە ڕاست وەکو گوتمان پێش هەموو شتێک تۆ دەبێت خۆت بۆ ڕەمەزان حازرکەی بەڕاستی لە ڕووە دەرونیەکەوە لە ڕووە ئیمانیەکەەوە خۆت درابێنی پێش ئەوەی ڕەمەزانەکە بێت تۆ ئامادەکاریەک بکەی بۆ ئەوە دوای ئەوە ڕێ لە هۆکارەکان بگری بەڕاستی پارشیوێکی باش بکەی بۆ نمونە ئەو مادانێ ئەو خواردانەی کە تەندروستن بیان خۆی لە کاتی ئیفتاردا بۆ ئەوەی تۆ مەخزوونێکت هەبێت خەزنێکت هەبێت بۆ ڕۆژەکە بڕێکی باشت ئاو خوارد بێتەوە بۆی تووشی ئەو کەمبوونەوەی ئاوە نەبی کە باسمان کرد واروها پارێزگاری لە ڕۆتیناتی ژانی ڕۆژانەشمان بکەین هەندێک لە هۆکارەکان بەجێمان هێش لە بیرمان کرد بەشێک لە هۆکارەکانی تووڕەبوونی ئینسانی ڕۆژوانیش ئەوەیە کە ڕۆتیناتی ژانی ڕۆژانەی لێ تێک دەچێت بۆ نمونە کاتی خەو و خواردن و هەموو شتەکان تێکەڵ دەبێت کاتی هەستان لە خەوە کاتی نووسنە بۆی پارێزگاری لەو ڕۆتیناتانە بکەین خواردنی تەندروست بخۆین وەکو گوتم ئامادەکاری بکەین بەڕاستی هەندێک وەرزش هەیە بیکەین پێکە ماندووبوونی جەستەیشی ناوێت لە جێگاکەی خۆ دەبینی هەناسەدانی قوڵ و هەناسە هەڵکێشان و تەمارینی سویدیە تەمارینی یۆگایە بۆ نمونە و پابندبوون بە لایەنە ڕوحیەکانەوە بۆ نمونە ئەوانەی ئەوە تە بەحسکرێت بەس لێ پرۆستم یعنی کابراێک چۆ تۆڕەبینەخو کۆنتترۆل بکرد تەمارینە ئەوە تە بەحسکری تایبەتیش ئالیە تەمارینەوە تەمرینەوە جوڵێت وەرزشی ئەوژی تەنەفسێ چاوە بێت بەڵێ دەتوانێت هەر لە جێگاکەی خۆدا بیکات ئێستا ئێمە هەندێک ئەوەمان هەیە هەندێک تەمارینمان هەیە کە هەناسەدانی هەناسە وەرگرتنی قوڵ و هەناسەدانەوەی بۆ نمونە تۆ دادەنیشی بیر لە شتێکی مەشهدێکی جوان دەکەیەوە دیمەنێکی جوان دەکەیەوە یان دەتواندری دەنگی مۆسیقایەکی هادی لەگەڵ بێ شوێنەکە هادی بێ لە ژوورێک بە تەنیابی یان دەتوانرێت زۆر بێ دەنگ بێ بەس دەنگی ژاوەژاو ئۆشتانە لێ بە دوور بێت تەرکیز لەسەر نقطەیەک دەکەی یان لەسەر شتێکی جوان دەکەی یان لەسەر دیمەنێکی جوان دەکەی کە پێشتر بینی و تەیان خۆت دەخەیە شوێنێک کە شوێنێکی طبیعیە سروشتێکی جوانە یان دەم ئاوێکە بۆ نمونە چاو قەپات دەکەی وردەوردە ماسوولکەکانت بۆ نمونە دەجوڵێنی لە دەست و پێەکان کامیانە دوێ لەوە دەست پێ دەکەی گرژ و خاویان دەکەیەوە لەگەڵیشیدا هەناسە قوڵ هەڵدەشێشی یان بەدە و هەناسەکە وەردەگری دوای بە لوت دەیدەیەوە یان بەعکسەوە بۆ چەند سانیە یعنی و هەناسێ بێڵی ئەوە دەتوانیت بۆ چەند دقەیەک دووبارەیەکەوە ئەو هەناسە ڕاگرتنەکە تقریبا تا 5 دەژمێری تا 10 دەژمێریە تا ئەوەندەی دەتوانی بەس گرنگەوەی سینگت پڕکەی لە هەوایەکە بگاتە ئەو شوێنێکە هەتا هەستی پێ دەکەی دوای ئەوە هێواشێواش بەتاکی دەبێ هێواش ئەمە چەند جارێک بیکیت باشە بۆی ئەو سترێسیەکەم تقریبا ماوەی 5 دقە بۆ 10 دقە لە ڕۆژێکیشدا 2-3 بیکەی زۆر باشه سترێست کەم دەکاتەوە و بە ڕەچاوکردنی خاڵەکانی تریش کە باسمان کرد هەموو ئەو هۆکارانی کە دەبنە هۆکاری تۆڕەبوون دەبێ ئاگامان لێ بێت تۆڕەبوونە بوومەوەی هەیە یا ویراسی بەڵێ ئەوەش ئەوەیە کە باسمان کرد بەشێکی لە تووڕەبوونەکانەوەی کە گوتمان طبیعی نییە هۆکارەکەی بۆ ماوەیە بۆ نمونە دەبینی عایلەکەی هەمویان هەرگرژ و هەڵچوون و زوو ئینفعال دەکەن ئەوە پەیوەندی بە کەسایەتیانەوە هەیە جۆری کەسایەتیەکەیان وایە
هەندێک جۆری کەسایەتیمان هەیە زوو ئینفعال دەکات زوو هەڵدەچێت چارەسەرکردن و کۆنتڕۆلکردنەوەژی هەمان شێوێ بەرین و کێتە بەحسکردیان جدایە ئەوە کە بێتە نەخۆشی کە وراثە بێت ئەوە پرۆگرامێکی تونند و تۆڵی دەرونی دەبێت شەرنی هەر بە ڕاهێنان و ئەو مەشقانەی کە باسمان کرد چارەسەر ببێتەوە دەبێت کەسانی تایبەتمەند بە تایبەتی پزیشکانی واری دەرونی ببینن هەندێک جار حاڵەتەکە وا دەخوازێت کە دەرمان بەکاربێنرێ بەڕاستی دەرمان چ دەرمانێک بەڵێ دەرمانی هێورکەرەوەمان هەیە و دەبێت لە هۆکارەکان وەکو گوتم بە تەواوەتی هەڵسەنگێنین ئەمە گە بزانین هەندێک جار ئەمە باسی ئەوکانمان نەکرد تەنها لێرە باسی تووڕەبوون دەکەین لە ڕەمەزاندا بەڵام هەندێک تووڕەبوون کە نەخۆشیە بۆ نمونە ساوەکەی خەمۆکیە یان نەخۆشیێکی دەرونی ترە بۆ نمونە یان ئەوانن کە مادەی هۆشبەر بەکاردێنن ئاڵودەی مەشروبن بۆ نمونە ئەوانە دەبێت بۆ هەر یەکێک لەو هۆکارانە ئەتۆ چارەسەری خۆی بەکاربێن جا چارەسەرەکە چ دەرمانە چ چارەسەرە لە ڕێگەی ڕێنمایی و جەلەساتی دەرونیەوە باشە بۆ پێوی تو ئاگاداری دکتۆر کۆمەڵگای ئێمە تا چەند بەرەو ئاقاری تووڕەبوون و کۆمەڵگەیەکی هەڵچوو ڕۆشتووە بەڵێ بەداخەوە لە کۆمەلگای ئێمە هەمانە دەبینی لەسەر جادەکان تێبینی دەکەین کە تۆ ڕۆژانە بە ڕێگادا دەڕۆی وەکو پێویست لەسەر هۆڕن لێدانێک لەسەر فلاش لێدانێک بۆ نمونە کەسێک دەبینی هەڵدەچێ هەڵچوونەکەشی هەڵچوونێکی مبالغەی پێوە دیارە دەبینی زۆزە دەبێتە شەڕ و ئاژاوە تونند و تیژی یانێمە لە کلینیکەکان و لە خەستەخانەکانمان دەیبینین کە بەڕاستی ئەمە خودی کەسەکە بۆ نمونە کە دێتە لامان لەوانەیە بە تووڕەی نەیبینین چونکە کە دێتە لای دکتۆرەکە لەوانەیە تووڕە نەبێت بەس ئێمە ڕەتفعلەکانی یان کاردانەوەکانی تووڕەبوونەکە دەبینین لەسەر ماڵ و منداڵەکەی لەسەر کەس و کارەکانی لەسەر ئەوانەی دەوروبەری ئەوە دەبینین تێبینی دەکەین کە بەڕاستی زۆرە و بەشێکیشی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە کێرڤی نەخۆشیە دەرونیەکان لە خەڵکشانە و خۆشمان دەزانین هەر کۆمەلگایە کە نەخۆشی دەرونی زۆری تدا بێت و بنەتیجە ینی ئەوەشمان دەبێت هەڵچوون و تووڕەبوونیشمان زیاد باشە دکتۆر تۆڕەیی ئەگەر بەردەوام گەل کەسێکی بێت مەکەم جۆرت بژین من ئەعسابێت هەین ئەعسابم تێک مەدا ئەو مەعرەزم بۆ هەندێ تووشی چ نەخۆشیەکێ بن هەمش ئالیە دەرونی بە هەمش ئالیە گشتی یانێ تەندروستی ئەکی تووڕەبوون کۆمەڵێک لێکەوتەی خراپی هەیە لەسەر لایانی دەرونی لەسەر لایانی کۆمەڵاتی و هەروە لەسەر لایانی جەستەیش لەسەر لایانی دەرونەکەی ئەوەیە کە وتمان بۆ خودی کەسەکە بۆ نمونە تووڕەبوونەکە دەبێتە دوای ئەوە پەشیمانی لە دوادا دێ دوای ئەوە هەست بە تاوان دەکات بۆ نمونە دوای ئەوە لی دەبێتە خەمۆکی بۆ نمونە لەسەر لایانی جەستەی بزڵبت ئەوانەی کە زۆر تووڕەن بۆ نمونە گرفتیان لێدانی دڵیان زیاد دەکات بۆ نمونە فشاری خوێنیان زیاد دەکات بۆ تەندروستی دڵوسیەکانیان باش نییە لەسەر لایانی کۆمەڵاتیش بخۆمان هەمومان دەزانین لە ئەنجامی تووڕەبوون و هەڵچوون زۆر جار بووە بریندارکردنی مەشاعری یەکتری لێکەوتۆتەوە تونند و تیژی خێزانی لێکەوتۆتەوە تەلاق و جیابوونەوەی لێکەوتۆتەوە هەتا کوشتن و ئەوانەشی لێکەوتۆتەوە بۆیە کاردانەوەی زۆر زۆر خراپی هەیە تووڕەبوون یەکێک لە هەرە دیاردە دەرونی و کۆمەڵایەتەکانە کە بەڕاستی گرفتی زۆری بەدواوە دێت وەکو نەخۆشیە دەرونیەکانی تر نییە کە بۆ نمونە تەنها کەسەکە خۆی خەمۆکی یان دڵڕاوکەی هەیە کە کاریگەریەکەی زیاتر لەسەر خۆیەتی بەڵام تووڕەبوون لەسەر دەوروبەر و لەسەر خێزانیش کاریگەری هەیە باشە دکتۆر غاندێڵەیە کە تووڕەیی چرای عەقڵە کوژێنێتەوە تو باسی ئەوەش کرد کۆمەڵگەی ئێمە تووڕەیتیە ئەمە تا چەند کاریگەری لەسەر داڕوخانی کۆمەڵگا هەیە خۆی تووڕەبوون تایبەت نییە تەنها بە کۆمەلگای کوردیەوە بۆ ئەوەی ئەوە بە مەفهومێکی غەڵەت وەرنەگیرێ لە هەموو کۆمەلگاکان هەیە بەڵام لای ئێمە ڕەتفعلێکی تەبیعیشە بۆ ئینسان وەک ئەگەر بێت و لە چوارچێوەی تەبیعی خۆی دابێت هیچ ئینسانێک نییە 100% بڵین تووڕە نابێت هەموو ئینسانێک تووڕە دەبێت بەڵام تووڕەبوونەکە لەسەر شتێکی معقول بێت لەسەر شتێک بێت کە تووڕەبوونەکە بخوازێت بەڕاستی و ڕەتفعلەکانیش تەبیعی بن نەک بێت و شتێکی بەسیط بێت و ڕەتفعلێکی گەورە بێت بۆ تووڕەبوونەکە ئەو قسەی خاندیش بە تاکید تووڕەبوون چرای عەقڵ دەکوژێنێتەوە لەبەر ئەوەی کە ئینسان کە تووڕە دەبێت ئەو کاتە قووەتی عەقڵ و مەنتیق دەست دەدات توانای بیرکردنەوەی لاواز دەبێت بۆ نمونە دەبینی ئەو شتانێک کە ئەو کارە ساتانەی کە ڕوو دەدەن هەمووی لە ئەنجامی تووڕەبوونەوە ڕوویداوە کە کوشتنە حادیسەی سیارەیە هەر شتێکە کە دەبینی پێش ئەوەی حادثەکە ڕوو بدات ئەکید ئەو ئینسانە تووڕە بووە ئەو جەشتەکە ڕوویداوە ئەگەر بێت و ئەو کەسە کە تووڕە دەبێت بە مانتیقی پێش تووڕەبوونەکە چەند دقەیەک چەند سرکەیەک بیر بکاتەوە ڕێ لە هەڵچوونەکەی خۆی بگرێت ئەو کارە ساتانەی کە ئەمڕۆ لە ڕۆژگار لە دنیادا دەقەومێن نیوەی زیاتر لە نیوەیشی ڕوونادات بەڕاستی بۆ ئەو مەقولەیە زۆر ڕاستە لەو بارەوە ژینگە کەش و هەوا بگشتی چ کاریگەرێک سەر کەساتی مرۆڤی هەیە دەربارەی تۆڕەبینی بوو نمونە ئەم هەموو بێژین و سەبسەدایی
کابراایەکە لە گوندی بت و نافسروشتیدا چەند تووشی ئەوێ هەندێ دەبێت و تۆزیزی تۆڕابێت و گەل کابراایەکی داو باژێری و قەرەباڵغی دابێت یان ژیر باژێڕێکی بۆ باژەڕێکە دی جدا بێت ژ بیابانێ بۆ دارستانێ بە تەئەکیدەوە توێژینەوە و دراسا زۆرە لە گوارانە ئەمە بۆیە لە چارەسەرەکانیش باسمان کرد لە ئەوەی شێوازی خۆخاوکردنەوە ئەوکان دەبینین شتێکی منزەڕێکی تەبیعی و سروشتێکی جوان دێنینە پێشتاوی خۆمان ئەگەر بێت و ئەو کەسانی کە بۆ نمونە لە دەم ئاو دەژین لەگەڵ تەبیعەت ئاشنان زیاتر لە ناو دارستان و کە هەوای پاکی لێیە کە سروشتەکەی جوانە بە تەبیعەت ئەوانە عەسابیان هادیئترە کەمتر تووڕە دەبن کە تووڕەش دەبن هەڵچوونەکان وەکو ئەو کەسانە نییە کە بۆ نمونە لە شار دەژێن لە ژاوەژاو دەژین لەگەڵ دەنگی هۆڕن و لە دەنگی معمەلەکان و لەو شوێنانە ئاشنان بە تاکید ئەوە شتێکی 100% عیلمیە کە تووڕەبوون و هەڵچوون لەو شوێنانە زیاترە کە ژاوەژاوی زۆر لێیە لە ناو شارەکان زیاترە و لەو ژینگانەی کە کەش و ئاوهەیە کەشی گەرمە گەرماش تەبعاً تەئسیری هەیە لەسەر ئەوە بۆیە بوو فاعیلی ژینگە هۆکاری ژینگە دەستێکی باڵای هەیە کاریگەری هەیە لەسەر مەسەلەی تووڕەبوون تەمەنی کورتکت یانجی وەکو بڵێ بە مباشر سەبەبێکی هۆکارێکی مباشر نییە بۆی کە بڵێ تەمەنی ئینسان کورد دەکات یان درێژ دەکات بەڵام بە تاکید لەو هەموو لێکەوتە خراپانەی کە ئێمە باسمان کرد بۆ تووڕەبوون هەن دەبێتە هۆی ئەوەی کە کەسەکە تووشی نەخۆشی زیاتر ببێت معرض بێ زیاتر بۆ نەخۆشی و بالنەتیجە هەست کەسێکیش تووشی نەخۆشی زیاتر بوو حتا کە تەمەنیوی درێژی بژمە هەمی نەخۆشیە هەمی چێژ لە تەمەنەکە نابینێ ینی چێژ لەو جوانیانەی ژیان نابینێ لەو خۆشیانەی ژیان نابینێت بە تاکید کاریگەری دەبێت دکتۆر هەر گرێدای هەیڤە ڕەمەزانە پیرۆز و بابەتی ئیسلامی و یە دەرونی پێغەمبەر صلی الله علیه و سلم سەر بەحسە تووڕەیەت بێژت ئەگەر ئێکشوە تووڕەبێ زانم کە هەتا چڕۆدا یعنی پێش و پاشەوەی تەمام البیرا منینە ئەگەر یە ڕێنشتی بێت بلا ڕابتە شپێرڤە ئەگەر یە شپێرڤە بێت بلا هاتن و چوونێ بکرد ئەگەر یعنی شپێرڤە بێت بلا خو درێژ چەند کاریگەری وێرسەر هەیە یانەوەش کە دەڵێت بڕۆ ئاو بەدم و چاوی خۆی دا بکات ئەکیدەوانە کاریگەریان هەیە ئەو شتانە کە باس کراوە طبعاً پێغەمبەر دووری خوای لەسەر بێ لە خۆ نەیگوتووە ئەوە طبعاً ئیلهامێکی بۆ هاتووە کەسێکە کە پێشەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم مامۆستا بۆ قوتووە بۆ شارەزایی هەبووە لەسەر ئەو مەسەلانە بەڕاستی تووڕەبوون بزەبت یعنی ئەگە تۆ بۆ نمونە یەکێک تووڕەیە هەر بێنە پێشتاوی خۆت کە تۆ تووڕەی لەگەڵ خێزانی خۆت لەگە منداڵی خۆت تووڕەی ئەگەر بێت و بەس مجەڕەت شوێنەکەی خۆت بەجێ بێڵی بۆ یەک دقە تووڕەبوونەکە نامێنێ یان کە بە پێوەی بۆ نمونە هەستەدا بنیشە تاقیکەوە کاریگەریی زۆر زۆر پۆزیتیڤی هەیە لەسەر ئەوە یان کە دەچی ئاو بە خۆتدا دەکەی دموچاوی خۆت تەڕ دەکەی بەشێکی زۆر لەو تووڕەبوونە کەم دەبێتەوە هەر مجەڕەت دوورکەوتنەوە لە سەرچاوی تووڕەبوونەکە کە سەرچاوی تووڕەبوونەکە دەکرێت شوێنەکە بێت دەکرێت موقعی تۆ بێت لە شوێنی تووڕەبوونەکە دەکرێت گفتوگۆیەک بێت کە تۆ بەس لی دوورکەویەوە ئەوە بەشێکی زۆری تووڕەبوونەکە چارەسەر کراوە یان هەتا بۆی ڕەتفعلی توندیش ڕوونەدا بۆ تووڕەبوون بۆ نمونەوەکو گوتمان ئاسایی هەموو کەسێک تووڕە بێت بەس ئاسایی نییە ئەو تووڕەبوونە ببێتە پەرچەکردارێکی توند و شعوری بەرامبەرت لە ڕووی جستەی و دەرونیەوە بریندار بکات ئەتۆ بەس مجەڕەت کە مناقەشێک دەکەی یان کەسێکە بۆ نمونە سارە لێ دەخڕێت لە دوای تۆ هۆڕینت بۆ لێ دەدات ئەگەر تۆ بە منطقی عەقڵ شتەکە وەری بگری یەکسەر بە ئیهانە بۆ خۆت تێی نەگەی لەو موقعە تووڕە نابی و ڕەتفعلی توندیش دروست نابێت وا دای بنێ ئەو کەسێک کە لە پێش تۆ دەڕوات بۆ نمونە ئیشێکی بە پەلەی پێ هەیە نەخۆشێکی پێیە بۆ نمونە بە منطق فکرکەوە ئەو کاتە ڕێی بۆ چۆڵ دەکەی هیچ تووڕەبوونی ژڕۆ نەدا دکتۆر گشتی یعنی نەبتێت هەیڤە ڕەمەزانێدا باشترین ستایلی ژیانێ بۆ کەسەکێ ئاسایی چیە و گەلەکش تووڕەبوونی دیر بێت مەسەڵەن چەند سەعاتێت نوستنی بەشە خواردن و بەخواردنەوەی چاوە بێت ئەو بە شێوەیەکی گشتیان هەر لە ڕەمەزان گشتی ئینسان وەکو گوتمان پارێزگاری لە ڕۆتیناتی ژیانی ڕۆژانەی بکات کە دەوامی هەیە فەرمانبەرە بۆ نمونە لە وەختێک دەنوێت لە وەختێک هەڵدەستێت لە وەختێک دەچێتە دەوامەکەی خۆی نووسن زۆر زۆر پێویستە بەڕاستی دیسان با لە بیرمان نەچێت یەکێک لە هۆکارەکان کە باسمان کرد لە هۆکارەکانی تووڕەبوون لە تێکچوونی ڕۆتیناتی ژیانە ئەوەیە کە سەعاتەکانی خەوتن کەم ببێتەوە خەوی پێویست بخۆی خواردنی پێویست و تەندروست بخۆی ئەوانە هەموو هۆکارن بۆ ڕێگرتن لە تووڕەبوون و وەرزش چ وەرزشی جەستەی چ ئەو وەرزشانەی کە پەیوەندیان بە مێشکەوە هەیە کە باسمان کرد چ خوێندنەوە چ گوێگرتن لە قورئانە لە مۆسیقایەکی هادئە ئەوانە هەمووی وا دەکات کە ئەو کەسە وە دوورکەوتنەوە لە سەرچاوی فشار بەڕاستی فشاری دەرونی یان فشاری جەستەیی ئەوانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی کە تووڕەبوون کەم بکرێتەوە
دکتۆر مەمنونێتینە دووبارە ڕەمەزانە پیرۆز دکتۆر سامان شەریف بسپۆری دەرونی نەخۆشیان دەرونی تو ئەوروکە پاشی وابشەوە گەلمەدا بیل کوردستان بسیاری مەمنونێتینە زۆر سپاس کە میواندارێکە زۆر سپاس بۆ بەڕێستان دەستان خۆش بێت یاڵڵا هۆژە بەجە بەرەفکی بچینوکە بچین بەرەو لای جوتیاران زانین لە مانگی ڕەمەزانە بەچیەوە سەرقاڵن لە تۆڕانۆبن بێگومان لە شوێنێکی ئەوە نەخۆشان خەریکی هەر بخۆی مەشغوڵبوون بە کوشت و کاڵ و ناو ئەو ژینگەیە لەوانەیە کەمتر بێتەوە بەروبوومەکەش باشتر بێت جا ئەگەر خواردنێکی بەتامیش بێ کە جوتیارانی سنووری شارۆچکەی دەربەنی خان لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزان و بەرزبوونەوەی پلەکانی گەرماش لە کارکردن و کۆکردنەوەی بەروبوومەکانیان و خەرمانەکانیان بەردەوامن جوتیاران ئەڵێن لەگەڵ ئەلەندی بەیان و بەر لەوەی خۆر دەرکەوێت و پلەی گەرما بەرز بێتەوە ئەچینە سەر کارەکانمان و کارەکانیشیان دوایەوەی کە تەواوەکەن دوای کە خۆرهڵات کارەکانیان تەواوەکەن ینی پێشەوەی کە دنیا گەرم بێ ئەوان کاری خوان ئیشیان تەواو کردو دوو جوتیار لەگەڵەوەی کە بە ڕۆژوون بەڵام ئیشەکانیان یاخود ئەو کارەیەکەن ئەو بەربوومەی کە بەرهەمهێنن خواردنێکی زۆر خۆشەویش قەرەخەرمانە قەرەخەرمانیش دەحاضر کرد هاشە ئەم کوردی دادبێژین حتا نیڤۆ دەستی ڕەش نەبێت تەمادەوی خۆش نابێت کارکردن بێت بەر ئەو کاتێک کە قەرەخەرمانەکە نەبێت ناو دەستیان ڕەش بەساکێ حتا نیڤۆ دەستی ڕەش نەبێت تەمادەوی خۆش نابێت شولکی یعنی دەستی مرۆڤی ڕەش و شین بن مرۆڤی گەلە کاشولکردی هەر پاریەکێ پوان دەسەت بخوچکی تەکەلە کاشولکردی ئەبتامە بەتامە و دیکۆدیژیت بێژن ڕەش و دەستێت خۆی کە ئافتا بێت ویجا بەرەف ژیانە جوتێرەوە بچین کاتەوە ژیانە خۆ زەحمەت ڕەمەزانێدا دەڕواست ئێمە ئەم قەرەخەرمانە زۆر گرانە لامانەوە بە گرانیش ئەکرێت و دوای ئەوە بژیوی ژیان پێیاکەین ئێمە لە ئەوەڵ و ئەیدورینەوە دوای ئەوە لە مەڵادا ئەنین و شتەکەینەوە دوای شکۆکردنەوە ئاگری تێبەرەدەین و دایسووتێنین دوای سوستانەکە دووبارە و شتەکەین و ئەیکەین بە هەباشە پاکماکە ئەچین ئەی هاڕین ئەەکەین بە قەرەخەرمان ئەمە هەم بۆ خۆمان هەم بۆ فرۆشتنیش ئێمە ئەمە خەریکی ئەم قەرەخەمانین ئاوەم ڕەنگە ئەیسووتێنین دوای ئەوە ئەیکاتە فەردە لە دوای ئەوە بۆ هەباشە ئەی کوتێ بایەکە ئەمانەتی خەریکە نەحەتا حەسکەی ناڕەحەتە کاسپێکی ناڕەحەتە ئەمە بەرنامەی ئێمە لەسەر مەرەزە و گەنم و بۆیسان و بامێ و تەماتە و بانجان ئەڕوات بەرەوبوومەکەی ئەوەین لە شار ساخیەکەینەوە شتێ وایش نییە کە ئێمە ژیان بەسەر ئەوەتانە دەستمان لە چای دەستی کەسۆ نەوێت پشت بەخوا ئێمە داوامان لە ئەوەیە کە هەچ کەسێک مەسەلەن ئەڵێ ئیش نییە ئیش زۆرە بەس تۆ بەردەوامنەوەی لەسەی هەوڵی بۆ نەدەیت وەڵڵا ئیش نایەتە ماڵ نایە بۆ تۆ بیخۆیت ئێمە بە شان و بازوی خۆمان و پشت بە حەول و قووەتی خوا ئەم کارە ئەکەین و مەمنونی خوا و مەمنونی خۆمانە بین هزار هاشون و ارزانه یعنی باشه قەرەخەرمان وێ خێر و بەرەکەتەوێ سەحەتێ باشه 4000 هەنوزانم کابەرین گەپ چەندێ بیە و تشتێکی دیمێ هەی هاژە قەرەخەرمان هەندی مدیتی هاش مەڤەل دهوکێ مەنیە
جا أنا ظنب كمال وبنمالا ما تشيناكن أنجي هم خلك دوكي بأمنينا جا شتينجي بلا في زانياري ورقرا من وم زي خوش أتواني لي ابني شفان خوش أس حاجة كم تشكي من الفيري أخواري يعني أزاني دي خواردن دروس كي من إذا زانب خواردن دروس كم بس قرا خرماني نازان دروس كم أو يك دو قرا خرمان ما نية لدهو سفري دهوك يخواردنه قرا خرماني قد قرا خرمان من نديتو لهوليري خوارديتم وزن نازانم أما مالي خو ما دروز ناكن يعني زينش برش بصوراني طابا تجبر چنکی تو بری نکتی نگشتم جام گودم من تيج وقتی گشتم جوان كباسي أو كردوا جيبتي هاجها خلاص أكيد بلام بوقتی گشتم يعني حتى أجر بس سورانيش بوتا وام زاني ما بس قرا خرمانك كتوزك زياد أوجي نزيكي قريت يا أونيس زور رشبت أبيت تشتك جهان أبيت تشتك جهان تم معلومات يعني تزانيارية تهم سرجوتيارية أبغى تقولي هوصل ديار بيكو تزانيارية سرجوتيارية وجيانا جوتيارية هين بس از بسیار که بسیط شتکم زانم که با دنیات یا چوایه هکه تزانی دیکا که سردار خلاته که زده پرودیوسر چی بلا سر حسابی تراپیازی چه پیدالین لدهوک هو التأكيد خلقي دهوكي شوي نيزانه تأكيد مخلقي دهوكي شوي نيزانه تراپیازی چی پیدالین لدهوک بيواسترك فارسي بوت اقول بيواسترك مش بيواسترك ادي واش مو هيدي وقت ما بعرف دموي كيف تشوف في دارين افشواجي ما خزمه توكر بات اما هوانت راح سبق من نوف ملوادا قد روجي نوجت وقبيل كسفره واب ام هر تشتكيت دا بالصحه وعافيه بالطيبه تجي باشي باچين هيدي از بجم يكاري پاشی وید کن امروز دچین پاری که پاشی بخونیم. کاتی آماده کردنی سفره کی ساده و تندرسته با هیواین همیشه سفره و خوانتان پر خیر و برکت و خوشی بیت و ام رمضانش بخیر و خوشی برکن و بلام لبیریشی نکن لگلیا رنمای تندرستی کان جب جب کن لبروی هشت هم ترسی کرونا هر راستی مش همین خوشی حتی شبکه‌ای و ساعت یک و پاشی و هفته هر ساخو ساخلام بنو خودت جلوه تو هر شب بجی. هر شب بن.